گەرەکمە بێدەنگی بشکێنم، ئازارێکی مەزن بدرکێنم، کۆمەڵگاکەم ڕەشڵەکێنم، گەرەکمە بێدەنگی بشکێنم، یاساکانتان بە هەناسەم دەڕزێنم. پیرۆز بێ 8 مارس ڕۆژی جیهانی ژن. سڵاو بینەرانی خۆشەویست، پێش هەموو شتێک پیرۆزبایی خۆمان بە بۆنێ 8 مارس ڕۆژی جیهانی ژنەوە ئاراستەی هەموو ژنانی جیهان بەگشتی و کوردستان دەکەین. بە تایبەت ئەو ژنە تێکۆشەرانەی کە لە ڕێگای مافەکانیاندا ماندوو نەناسانە پشت ئەستور بە هێزی خۆیان خەبات و تێکۆشان دەکەن. ئازیزان، پرسی ژنان لەم ڕۆدا بۆتە پرسێکی هەستیار و کۆمەڵایەتی گرنگ لە هەموو کۆمەلگایەکدا، بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وەکو دەزانین لە ناوچەکەدا ڕۆژ نییە کە نەبیستین ژنێک بەهۆی چەساندنەوە و پێشێلکردنی مافەکانی ڕێگای خۆکوشتن نەگرێتە پێش، یان بەدەستی پیاوانی دەمارگژ و کۆیلەکانی بیری دواکەوتوی و نەزانینەوە گیانی لێ نەسێندرێت. لەگەڵەوەشدا بە شێوەیەکی نەپساوە خەبات و خۆراگری ژنان دژ بە هەموو دیاردەجێوەکانی دژ بە نایەکسانی و مافەکانی ژنان لە ئارادایە. دیاریکردنی ڕۆژی 8 مارس وەک ڕۆژی ژنان بۆ ئەوە دەگەڕێتەوەکە لە ساڵی 1875 ژنە کرێکارەکانی کۆمپانیای ڕستن و چنین لە نیویۆرک لە ئامریکا لە بەرکەمی ئەو ڕێژە موچەیە کە ڕۆژانە وەریان دەگرت و بۆ زیادکردنی موچەی ڕۆژانەیان و هەروەها کەمکردنەوەی کاتژمێرەکاریەکان خۆ شانزانێکی هێمنانەی مەزنیان ڕێکخست کە لەلایەن پۆلیسەوە پێشی پێگیرا و بە توندی هێرشکای سەر و تێکدرا. و لە ئەنجامدا چەندین ژنە تێکۆشەر گیانیان نەدەستا و ژمارەیەکی زۆرتر بریندار بوون. لەو کاتەوە تا ئێستا خەبات و تێکۆژانی ژنان و پیاوانی یەکسانی خواست پاڵپشتیەکیان گەلێک پاشەکشێ بە بەڕێوەبەرانی نظامی پیاوسەلاری و نەیارانی مافەکانی کردووە و دەستکەوتی زۆریشی بەدەستێنەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست، لەم بەشەدا میوانانی بەرنامەکەمان لە پشت هێڵنەوە ئێمە دوای ناوبڕێک دەگەڕینەوە ئەوان بانگەشتی بەرنامەکە دەکەین. شەندەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن هێنە ناوریزی خەبەر هێمەکەنی وەی کۆمەڵی وێنەی ماڵێکی هەری لە کار و شۆڕ و سوڵحاکێن ژنانی تێکۆشەری لە ڕێزاندار و گوڵخەتەر نەترسین و کۆمەنەر بەچی مەیدانە حازرین کارخانە و بەزرا و سەنگەر بەچی مەیدانە حازرین کارخانە و بەزرا و سەنگەر شەوشا هەستن باپەڕینە ئەی ژنانی گەشت وڵات شەندەشانی پیاوان هەستن بێنە ناوریزی خەبەر شەندەشانی پیاوان هەستن بێنە ناوریزی خەبەر بەڵێ بینەرانی خۆشەویست، بە سڵاوێکی دووبارە لەگەڵ چاوان گەیشتینەوە خزمەتان. لەم بەشەدا چاوان شعرێکی ئامادە کردووە کە پێشکەشتانیگەین و دواتر دەچینە لای میوانانی بەڕێزمان. زۆر سپاس بڵێن لە سڵاوەتەوە سڵاو بۆ بینەرانیشمان. شارەکەم شارێکە بە ناوی ژن، شاری خۆم نیە هەڵبەت شاری معرفی کەسێک بە ناوی معرفی ئاغایی. ژن هەوێنی مان و گیان، هێمای بوون و ژیان، هەر جار کە هۆنڕایوەیەکم هۆنیەوە بۆت، هۆزەکەم بە سەدان و بە هەزاران هەڵیان کوتایە سرم کە بوو شعرێکی ژناڵی بۆ وڵاتمان. من هێشتا کەش لەو باوەڕەدام کە ئاخۆ ژن
شتێکە جیا لە نیشتمان. زۆر سپاس چاوانگیان. ئێستا دەچینە لای میوانانی بەرنامەکەمان هەر لێرەوە سپاس کە بەشدار بوون لەم بەرنامەیە. میوانانی بەڕێز لەیلا مروەتی لێکۆڵەری سیاسی، هەتاو عەبدوڵاهی چالاکی مافی ژنان، مریەم ئەفراسیاپور چالاکی مافی ژنان و هەروەها بەیان زەندی ئەوی چالاکی مافی ژنان کە هیوادارم میوانێکی تریشمانەز ئەویش لە بەرنامەکەمان بەشدار بێ بەرهەم ئازادی چالاکی سیاسی. زۆر بەخێر بێن میوانانی خۆشەویست بۆ ئەم بەرنامە تایبەتە. زۆر سپاس و سپاس بەوەی کە بەشدار بوون. 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ پیرۆز بێت. سپاس. زۆر سپاس. من پرسیارەکانم لە هاوڕێ لەیلاوە دەست پێ یەکەم، دواتر نۆبە حتمما پرسیارەکان لە بینەران لە میوانانی خۆشەویست دەکەین. هاوڕێ لەیلا با لێەوە پرسیارەکانم دەست پێ بکەم. بنەما و فەلسەفەی 8 مارس چییە بەڕایەوە؟ پێش لە هەر شتێک ئەرزی سڵاو و ئەدەمێ لە خزمەت نێوانانی بەڕێستان و 8 مارسیش تەبریک ئەرز دەکەم لە خزمەتی ژنانی دنیا بە تایبەت ژنانی کوردستان. ئێمە گەگەرەکمان بێ بنەمای ڕۆژی 8 مارس بەڕێزیکەین، بنەمایەکی فکری فەلسەفی هەروە مێژوویی بە عینی واقعی هەیە کە ئەشێ بڕۆینەوە بۆ مێژوویەکی زۆر دوور، یعنی ئەگەڕینەوە بۆ رابطەیەک دەوڵەت و کۆمەلگا بە حتا دەوڵەت و خانەوادا، یعنی لە وەختێککە چاو لەو رابطاکەی نەبینین هەمووی ئەو رابطە لەسەر بنەمای دەسەڵات ئۆستۆوارە، ئەوانی کە دەسەڵاتیان بۆ ئەوانی کە دەسەڵاتیان نەبووە. بە وەختێککە چاو لە دەورەی مێژوویەکەین ئەبینین کە زۆر کەس معتەقەد نەڵێن خانەوادە بە قۆلی معروف قەدیمی ترین بنەمای دەسەڵاتی دەوڵەت بووە کە خۆی نیشاندا لە قاڵبێکی چکولە، لە قاڵبی رابطی کەسانێکە قدرەتیان بۆ کەسانێکە قدرەتیان نەبووەوە. لە باری مێژوویش و بەڕاستی ئەو شتە تقریبان شکلی گرتە، هەرچەند زۆر کەس منتەقەدی ئەوەن بە تایبەت ئەوانەی کە پیان وایە کە ئێمە لە ئەوەڵۆ شتێکمان بە ناوی خانەوادە یا کۆمەلگا نەبووە، بەڵام ببەخشە خانەوادە نەبووە، بەڵام کۆمەلگا بۆ خانەوادە وجودی نەبووە، بۆ واتە قەبایل بوون بەڵام خانەوادە وجودی نەبووە. بەڵام لە ئەسڵا باس لەسەر ئەوە ئەکەین کە ئەو رابطی نابەرابەری کە لە بینی ژن و پیا وجودی بووە شکلی گردە بە سوورەتی تاریخی هاتووە ژنان چون بێدەسەڵات بوون لە توولی تاریخا بە سوورەتی مێژووی کەسانێک بوون حتا بۆەوەی کە دەسەڵاتیان پێ چون دەسەڵاتیان نەبوو بۆەوەی کە دەسەڵاتیان پێبدەن بەخشێکی زۆر کەم لە قدرەتی سیاسیان زۆر کەم پێدا، ئەویش ئەگەر لە شەرایطێکا کە لە ناو خانەوادێکی قدرەتمەند وایەتن مەسەلەن کەسانێکن لە نویسندەکان کەسانێک وەکو مەسەلەن هەنری ماین معتەقەدن مەسەلەن لە کتێبی قانونی باستانیا دەڵێن ئەساسی خانەوادەیەکی باوکسالار بووە، ئەو ساختاری باوکسالارە هەر بە سوورەتی تاریخی تەداومی پیا کردا و ئەوانش کە منتەقەدی ئەو نەزەریان مەسەلەن کەسانێک وەکو مەک ئایۆر کە ئەڵێن ژنان حتا لە دەورەیشا دەسەڵاتیان نەبوو بەڵکو وەسیلەی ئینتقالی قدرەتی سیاسی بوون. ئەمانە کە هاتوونە یعنی بە سوورەتی تاریخی ئەم دۆرەکە بەڕێسی ئەکەین لە توولی تاریخا ژنان دەسەڵاتێکیان نەبووە و ئەگەر دەسەڵاتێکی چکولیان بووە ئەو دەسەڵاتە حتا شاید بڵێم لە قاڵبی معشوقێکا لە تاریخا خۆی نیشاندایە، وەکو مەسەلەن بۆ نمونە وەکو ئێلاهەیەک خۆی نیشاندا وەکو کەسێکە لە ناو جوانی ژنێکە جوان بووە لە شێر و لە موسیقیا بە شێوەی خۆی نیشاندا، بەڵام رابطێکی نابەرابەر بووە لە ناو کۆمەلگا لە ناو خانەوادە و ژنان بەو شێوە زندگیان بووە بە ئیستیلاح شتێک بە ناوی قاڵبەندی ئیجتیماعی و ئەو شتێکە وەکو نەقش پیاندا شکلی گرتە تا دەورەی ئینقلابی سەنعەتی. ئەڵبەتە پێش لەوەش پێش لە ئینقلابی سەنعەتی ئێمە دەورەی بێستەڵا جنبشی پرۆتێستانتیزمە بینین کە لە دەورەی جنبشی پرۆتێستانتیزمە کەمکەم فکر و فەلسەفەی تەغییری وەزعیەتی نابەرابەری ژن و پیا و شکلەگرەکەویش زۆرتر لە ناو تەبەقاتی ئەشرافی جامعە بە تایبەت ژنەکان بوو ژنەهایی کە باوەڕیان باو ئەشێ ئەو رابطە نابەرابەرە تەغییر پیاکە. خودی جنبشی پرۆتێستانتیزم ئەو شتە شکلات تا زمانێکە ئینقلابی سەنعەتی ئیتفاقەکەوێ ئینقلابی سەنعەتی کە ئیتفاقەکەوێ ئەتوانم بڵێم تەواوی ئەو بنەما فکری فەلسەفی دووچاری تەغییر و تەحوڵە بێ. ژنان ئەبن بەکارێگە ژنان کەسانێکن کە وەکو پیاوەکان کارەکەن بە ئەنازی پیاوەکان کارەکەن، بەڵام دقیقەن نیوەی پیاوەکان دەرامەدیانە بێ هیچ نیرویەکی ئیجتیماعی بیمێکی ئیجتیماعی حمایەتێکی دەوڵەتی لە ژنان وجودی نییە و ئەوە باعث بێ کە کەمکەم جنبشێکی فکری فەلسەفی و عینی لە ناو ژنان شکل بگرێت عليه نهادهای حکوومەتی عليه ئەو نەهادانێکە لەگەڵ دەسەڵاتی حکوومەتە هەن، یعنی خودی سیستمی سەرمایه‌داری و بێسەڵاح مەسەلەن خودی کارفەرمانکردن. ئەمە تەداوم پیا کات تا دەورێکە ئێمە ئەبینین عەمەڵەن
عليه ئەو ساختارە ژنان دێن اعتسابەکەن ئەوڵین اعتساباتی ژنانە بینی کە شتێکی زۆر مهمە ئەلبەتە ئێمە بێسەڵات جنبشای فێمینیستیە بینین جنبشای فێمینیستیش هەر لە ڕاستای ئەو وەزگێتە ئیتفاقەکەوێ یعنی جنبشای فێمینیستی کەیسە مەسەلە مەوجی ئەوڵ مەوجی دووە مەوجی سێوەمی هەیە باسییان لەسەرەوەی کە ئێمەشی بەرابەریەکی جنسیەتی بەرابەریەکی حقوقی بەرابەریەکی فەرهەنگی بۆ ژن و پیا و دروستکەین وەبین حتا لە ئەوڵ ئەو شتێکە وەکو دەسەڵاتی پیاوانە ئەیناسین تێکی بین و دروستی کەین ینی تاریخێکی جدیدمان لە قودرەت بێ تاریخێکی جدیدمان لە هونەر بێ تاریخێکی جدید ئەدەبیات بێ وە شتێک دووبارە دروستکەینەوە ینی دنیایەک بڕوخێنین و دووبارە دروستی کەینەوە شتێکە تعریفێکی ژنانەی ئەبێ نەفەقەت دوزومەن تعریفێکی پیاوانە بە لەو تعریفی ژنانە ئێمە ئەشی دەسەڵاتێکی ژنانش ببینین ئەمە زۆرتر ڕووی کردی فێمینیستیە ئیسە جیاوازی خۆیان هەیە مەسەڵەن ئێمە فێمینیسمی بۆ نمونە مارکسیسمە بینین فێمینیسمی لیبرالە بینین و فێمینیسمی رادیکال و غەیرە تا ئەگەینە دورانی معاصر قەرنی بیستم لە قەرنی بیستم ئەبینین عەمەڵەن سازمانی میلەلی متحد لە 1975 شتێک بە ناوی بۆژی ژن و شتێک بە ناوی حقوقی ژن بە ڕسمیەتە ناسی بە کۆنڤانسیۆنهایەکیش کە بەرحاڵ بۆ حمایت لەو جنبشە شکل ئەگرێ بە بەخشێک لەو کۆنڤانسیۆنانە زۆربەی وڵاتای دنیا قبول یەکەن بەڵام مەسەڵەن کۆنڤانسیۆنێک وەکو کۆنڤانسیۆنی ڕەفعی تەبعیض لە ژنان جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی قبولی ناکات یاگالێک لە وڵاتای دنیا قبولی ناکەن و ئەساسەن ئەو کۆنڤانسیۆنە چون کۆنڤانسیۆنێکی اختیاریەت بە شێوەیەک باقی ئەمێنێتەوە بەلێ عەمەڵەن شتێک بە ناوی تەبعیزی ژنان عەمەڵەن وجودی هەیەوە ئەو کۆنڤانسیۆنە چون زمانەتی ئیجرایی نیە هەروە ئەمێنێتەوە فعلان لە حەدی کۆنڤانسیۆنێکی اختیاریە و زمانەتی ئیجرایی نیە. بەڵێ زۆر سپاس بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا من ئەڕۆمە لای هاوڕێ مریەم ڕای ئێوە سەبارەت بەم پرسیارە چیەکە بنەما و فەلسەفەی 8 مارس چیە پێمان خۆشە ڕای ئێوەش لەم بارەوە بزانێت. زۆر سپاس منی سڵام هەیە بۆ میوانانی بەرنامەکەەوە هەروە بۆ ئێوێ عەزیز بە بینەرانی ئەم بەرنامە پێشەکی ئەمە بێ ڕۆژی جەهانی ژن بە تواوی ژنان و پیاوانی ئازادی خواست لە سەراسەری دنیا بە تایبەت لە کوردستانە پیرۆزبایی بێژم بەبەخش پیرۆزبایی بێژم بە هەروەها یادی ئەو ژنانەوە ئەو عەزیزانەی کە لە دۆرانی 45 ساڵی مبارزات و خەباتی ژنانە گیانیان لەدەستاوە بە تایبەت عەزیزانی ژن لە خەباتی ژن ژیان ئازادیە یادیان گرامی بێم بە هەروەها هیوای ئازادی بۆ تواوی زندانیانی سیاسی بە تایبەت ژنان کە لە خیزشی ژینا ژنجیان ئازادیە لە گۆشەی زیندانەکانە بەسەرەوە هیوادارم بە زووی ئازاد بکردن. ڕاستەکەی تاریخچەی ڕۆژی جەهانی 8 مارس بە هەرحاڵ ئەو هەوڕێمانە بڕێک فرەتر لە ڕابتە لەگەڵم تاریخچە قسەی کرد من تا خودی تاریخچەی 8 مارس لە مبارزاتی ژنانی کاریگەر لە نیویۆرکە بەخات بۆ کەمبوونی سەعاتی کار دەستی پێکرد و لێنۆ ستارتی لێدریا دیارە هەروەکە ئەو هەوڕێمانە ئیشارەی پێکرد لە دوایەتی سازمانی ملل ئەم ڕۆژیای بەڕسمیت ناسی منتها لێرە مهمتر لە هەموو شتێکەوەیە کە ئشارە بکەین بە نەخشی ژنانی مبارز وەکو کلارا زیتکین کە یەکێ لە ئەو کەسانە بووە بەوەی کە پێشنەهادی ڕۆژی جەهانی ژنی ئەعلام کردگە بەرحاڵ لەمە خەباتێکی توولانیە کە لە ئەرزی ساڵها دەستی پێکردگە بەڵام خودی تاریخچەکەی ئەگە گەرەکمان باسیکەین هەرم مەسلەی ژنانی کاریگەر لە کارخانەکانی ئەمریکاوە بۆ کەمکردنەوەی سەعاتی کار دەستی پێکردگە و دوایەوە ژنگەل سوسیالیستیش لەم ڕابتە فعال بووگن و کە تاریخچەی ڕۆژی جەهانی ژن ئەم کە ئەم ڕۆژە بە عنوان ڕۆژی جەهانی ژن ناونەریاکە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ مەریەم ئەچمە لای هاوڕێ هەتا عەبدوڵایی هاوڕێ هەتا جیاوازی 8 مارسی ئیمساڵ لەگەڵ ساڵی ڕابردوو بۆ ژنان لە ئێران و کوردستان چیە بەڕایەوە؟ سلااو ڕێزمێ بۆ خۆتان و بۆ میوانانی بەرنامەکە و هەروەها بینەرانی خۆشەویست منش لەلایەن خۆم 8 مارس ڕۆژی جەهانی ژنان بە ئێوە بە هەموو
ژنان و پیاوانی ئازادی خوازیجیان پیرۆزبایی ئەڵم دیارە ئێمە هەمیشە کە باس لە هەشتی مارسەکە پژێنە سەر مێژووی کە بوویەتی بەڵام زۆر پێم خۆشەکە ئێوە هاتبەوە پرسیارە کە جیاوازی هەشتی مارسی ئەم ساڵ و حتا ساڵی ڕابردوو لەگەڵ ساڵانی پێشووتر لە ڕوتنەوەی ژنان لە ئێران و لە کوردستان چییە ئەوەی کە ئەم هەشتی مارسی جیاوازتر ئەکاوەیە کە ئێمەوە کاتێک باس لە هەشتی مارسەکەین باز لە یەکگرتووی جیهانی ژنان لە ڕۆژێکدا دەکەین کە ئاوەردانەوەیەک لە مێژووی پڕ لە شانازی و لە خەباتی بێگوتانی ژنان تا بە هەمووکە بەڵام لە ئێستادا خیاڵ خەڵکی جیاوازی دیارە دەنگەداتەوە نەزانم لەلای ئێوەتوانە هاوڕێ گوڵناز هاوڕێ تاو دەنگمانە بیسی دەنگی من دەنگەداتەوە نەخۆم نازام کێشەکە لای ئێمە نییە بەڵام دەنگن لای ئێمە مشکلی نییە کە جیاوازی کە هەشتی مارسی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەوەیە کە بزوتنەوەی ژنان لە ئێران بە هەموو ئەو کەند و کۆسپانی کە ساڵهای ساڵ بوویەتی دیارە هەر لە سەرەتای هاتنە سەرکاری ئەو ڕژیمە و وەفرسەپاندنی بەسەر خەڵکی ئێران و کوردستان بە تایبەتی یاساگەری جۆراوجۆری دژ بە ژنان پەسەند کرد و هەر ئەو ژنانە بوو کە لە یەکەم هەشتی مارسەوە بە میلیۆن ژن ڕەفرانە سەر شەقام و داوای نابوو هەموو هەڵاوەر یاسا دژە مرۆڤیان کرد ئەوەی کە لە ئێستادا هەشتی مارس جیاوازەکە ئەوەی ئێمە دبینیمان کە ساڵانی ڕابردوو هەشتی مارس بۆ ژنانی ئێرانیش کە هەتا ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژمێری مێژووشدا ئەم ڕۆژەی سڕیەوە ڕۆژێکی مەسەبی بە جێگای داناکردنان خۆی تێدا نابینەوە ئەگەر لە ساڵانی ڕابردوو ژنان هاوکردیان دەکرێت لەگەڵ وڵاتانی ژنانی وڵاتانی تر وەکو هەشتی مارس لە ئێستادا نەوەی ژنان لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان خاوەن ڕێنێسانسێکی مەزنە بە وشیارەیەکی سیاسی و هاتووەتە سەر شەقام و زیاتر لە 2 ساڵە بە 3 چەمکی سیاسی ژن ژیان ئازادی هاتووەتە گۆڕەپانی سیاسیەوە و ئەم بزوتنەوە لەو بەشە لە ئێران لە ژێر حاکمیەتی دڕندەترین سیستمی سەردەم دژنترین سیستمی سەردەم توانی کە پشتگیری هەموو وڵاتان بخۆی ڕابگرێت ئەوەی کە ساڵهای ساڵ دنیای دەرەوە دنیای سەرمایه‌داری و وڵاتانی ئەوروپایی لە ژێرناوی ئەوەی کە ئیسلام لەو بەشە وەکو کلتوری لێ هاتووە و ئەم چۆسانەوە ئەم سیستەمە بۆ سەر ژنان جۆری کە لە فەرهەنگ کە داسەقاوە و دانیان پێدا نەدەنا لە ئێستادا ژنان بۆ خۆیان توانیان خاوەن بیر و بچوونی سیاسی خۆیان بن و زیاتر لە 2 ساڵەگە لە ساڵانی ڕابردوودا ژنان بەرگریان دەکرد بەرامبەر ئەو ماف و ئازادیانەی کە لێیان زەوتکرا بۆ نمونە لە بەرامبەر دەستدرێژیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە جۆری پۆششەوە بگرە لە حەقی نەبوونی تەلاقەوە بگرە بە ئەو یاسانە بەرگریکار بوون لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا هەموو ستراکتۆری سیاسی و کۆمەڵایەتی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەخەنە ژێرکرد و هیچ کام لە ژنان و لە پیاوانی ئازادی خواست بزوتنەوەی ژنان هیچ کات وەکو ئێستا بەبێ ڕاڕایی نەوتووە بە کۆماری ئیسلامی باوەڕی هیچ کام لە جەناحەکانی ڕژیم نییە بە هیچ کام لە جەناحەکانی ڕژیم پلی و ناخوا باوەڕی هیچ ساختارێکی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری لەو سیستەمەدا نییە و خەریکە پایەکانی ئەو ڕژیمە لەرزۆک و لەرزۆرتر دەکاوە ڕاستوخۆ دەستی داناوە لەسەر نەمانی ڕژیمێکە ساڵهای ساڵە ئەمانی لە مەف و ئازادیەکانیان بێبەش ئێمە دەبینین کە بزوتنەوەیەکی زار بەری بەڕێوە یەخوان بەڕێستن کردووە لە ژنانێکی بەتەمەنەوە لە حتا قوتابیان و خوێندکارانێک ساڵهای ساڵ لە ژێر سیستمێکی دژەمرۆ پەروەردەبوون بە جیاکاری ڕەگەزی بە بەڵاوباردنی ڕەگەزی بەڵام تا بۆ شتێنانە هاتوونەتە سەر شەقام داوای مافی خۆیانەکەن وە گوتارێکی تازەیان هەیە لە ئێستادا ئەگەر ساڵانی ڕابردوو تەنیا باسییان لە نەمانی ڕژیمی کۆماری ئیسلامی دەکردوە زۆر جار بزوتنەوەکان بەلاڕێدا دەچوون لە ئێستادا باس لەوە دەکەن ئەو بزوتنەوە باس کاکە سەلمان خواردەوە باز لەوە دەکەن کە لەگەڵ نەمانی ئەو ڕژیمە ئێمە دەبێت خاوەن ماف و ئازادی خۆمان بین و چیتر هیچ دەسەڵاتی تر ناتوانێت ماف و ئازادی خۆمان ماف و ئازادیەکانمان بەرپرس بکاتەوە لێمان زەوت بکە و لە ئێستادا بزوتنەوەکانی تر شۆڕشەکانی تر بۆیان بۆ ئەزمون بە ئەزمونێک خەریکن بۆ خەباتی خۆیان تەربیە دەکەن و ئەم وای کردووە کە بزوتنەوەی ژنان هەشتی مارسی ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو لە ئێران جیاواز
تایبەت لێبێ لە بەرەوەی کە شەپۆلێکی بەرینی کۆمەڵایەتی سیاسی خۆی خساندوتە ناو هەموو جۆگە سیاسیەکانی کۆمەلگاوە، ناو هەموو جۆگەکانی کۆمەلگاوە. ئێمە لە ماوەی ساڵانی ڕابردوودا بینین کە لە هەر جۆگایەک دەنگێکی ناڕەزایەتی دەربڕدرابێ ژنان سەرڕای ئەو هەموو هەڵاواردنە بەگەزیەک کە بوویانە کە پشتگوێ خراوە لەلایەن یاساوە لەلایەن کۆمەلگاوە لەلایەن ماڵەوە، بەڵام بازم دەنگی هاواری حەقوازی ئەوانەی تریش بوون و خۆیان خساندە ناو هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکانەوە. ئەمە کارێکی کردووە کە 8 مارسی ئەمساڵ بزوتنەوەی ژنان لە بارودۆخی ئێستادا کە لە سەرتاسەری دنیا ژن خاوەن کەسایەتی خۆی نییە، ژن کاڵایەکی نووسی لە ژێرناوی لینگەکان و کۆمپانیەکان و سێریەکەن لەو گروپایەکی لێران خاوەن مافی ئەکانەی پیاوە. لێرە لە وڵاتی ئەڵمان ژن لە ژێرناوی ئازادی دولار هەریشکە پێدەکردن فرۆشتی پێدەکرێت لە وڵاتانی ئیسلامی هەیە بەتایبەتی لە ئێرانی ژن حاکمیەتی کۆماری ئیسلامی کە دوو ئەبزاری مەترسیداری ئاوین و پیاو مەزنی لەبەردەستەوە ئەو دوو ئەبزارە مکەمەڵی یەکن بە تۆسانەوەی ژنان توانویانە خاوەندەنگی خۆیان بن، خۆیان بەڕێکخستن بکەن، خۆیان بەستن لەناو هەموو جۆگەکانی کۆمەلگاوە بە شیانەیەکی سیاسی و بەڕێنێسانسێکەوە لە ژێر دەستی تۆتالیتەرترین و دڕندەترین ڕژیمی سەردەم دەنگی خۆیان بگێنن بە وڵاتانی دەرەوە و هەموو وڵاتانی دەرەوە لە هەموو کۆڕ و کۆمەڵەکان. سێ چەمکی ژن ژیان ئازادی دەناسان مەلموس و نیەی دەرەوەی وادار دان بە ئازادیەکانیان دابنێت و دان بەوە دابنێت کە ژنانی ئێران زوتنەوەی ژنانی ئێران زوتنەوەیەکی ڕەوایە کە لە ژێر دەستی تۆتالیتەرترین ڕژیمی سەردەمدایە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەتاو دەستشاوت خۆش بێ ڕۆمان لای هاوڕێ بەیان ئەگەر لەسەر هێڵ بن ئامادە بن. هاوڕێ بەیان سلااو لێبێت، زۆر سپاس کە بەشداری و 8 مارسیشت لێ پیرۆز بێ. هاوڕێ بەیان بزوستنەوەی ژنان ئێستا لە چ دێخۆیەکدایە، چ لە کوردستان و ئێران وە لە ئاستی دنیایشدا؟ منی سلااو ڕێزم هەست بۆ ئێوە بۆ میوانانی بەرنامە و هەروەها بە بینەرانی ئازیزی ئەم بەرنامە. 8 مارسیش لە ئێوە ژنانی ئازادی خواز بەتایبەت ژنانی کە لە شۆڕشی ژیناندا بە بوێرانە بەشداری ئەو ئاخێزنا و هەڕۆژە دروشمی ژن ژیان ئازادی ئێژنەوە. بە بڕوای من بزوتنەوەی ژنان ئەمڕۆ لە قۆناغێکی زۆر هەستیاردان، هەروواکە ئەزانن لە ئێراندا ئەگەر تۆشا بکەین ژنان دوای 44 ساڵ 45 ساڵ بێرانە هاتنە سەر شەقامەکان و بە دروشمی ژن ژیان ئازادی تواو ساختاری کۆماری ئیسلامی و هەروەها ساختاری سیستمی پیاوسالاریان پێکا و هەر بۆنەوە ژنان ڕۆژانە مقاومەت ئەکەن لە بەرامبەر ئەو هەموو توندوتیژیانە کە بەرامبەریان دەبێتەوە چە لەلایەن کۆمەلگاوە کە کۆمەلگایەک مەزورم سەرەوەسە زۆربەی لە خەڵکەکە هێشتا ئەوانیانە بۆ حەزم نەبووە کە ژنان حجابەکانیان لابوون و بربەست بۆ ژنان دروست ئەکەن کە بێنە سەر شەقامەکان. لایەکی ترەوە هەروواکە ئەیبینین کۆماری ئیسلامی بە دەست و پەیوەندەکانیەوە هەڕۆژە لەسەر شەقامەکان و هێرشەکە سەر ژنان و باتەوەجۆ بە ئەو فشارانە کە بەسەر ژنانە هەیە، بەڵام ژنان خۆڕاگرانە مقاومەت ئەکەن و لە سەحنا هەن. ئەگەر تواشای وڵاتەکانی ئوروپاکەین بزوتنەوەی ژنان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ و لە بزوتنەوەکانی تر کە لە حاڵی شکلگیریدان حمایەت ئەکەن. بۆ نمونە لە ئەوروپا هەر ئێعترازێک ئەکرێ هەر ئاکسیۆنێک دەگیردرێت حمایەت لە ژنانی ئێران دەکەن، ژنانی ئێران حمایەت لە بزوتنەوەکانی تر دەکەن و ئەمە بەڕاستی زۆر خۆشبینانەست بۆ بزوتنەوەی ژنان و ئەگەر سەیری خەبات و مبارەزەی ژنانی ئێران بازم بکەینەوە ئەوێنین ئەمڕۆ ژنان لە قۆناغێکی زۆر هەستیاردان و ژنان زیاتر بە پشتیوانی دەوڵەتهایەکی غەربی بە بڕوای من فرەتر پێویستیان هەیە. هەروواکە ئەزانین ژنان دوای 44 ساڵ 45 ساڵ هەروواکە ئشارەم پێکرد هاتنە سەر شەقامەکان و بە دروشمی ژن ژیانی ئازادی دەنگیان گەیشتە تواو دنیا.
و بە بڕوای من ئەم ژنانە دەبێت زیاتر حمایەت بکردرێن و بەڕاستی ئێمە هەروە لە ناو ڤیددیوەکانە کە بڵاو ئەکرێتەوە ئەیبینین نزیک 50% ژنان و کچان بەبێ حجاب لەسەر شەقامەکانن و هیچ پاساوێک هیچ ئاوەڕێک لە هەڕەشە و گڕەشەکانی کۆماری ئیسلامی نادەنەوە و ئەوە خۆی بە بڕوای من گەورەترین دەستکەوتە و دەبێ بە بڕوای من زیاتر ئەم جونبشی ژنانە زیاتر حمایەت بکردرێن و ژنان بتوانن بەویست و داخوازیەکانی خۆیان بگەین. بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەیان. هاوڕێ لەیلا ئەگەر هاوڕێیانم هاوڕێ لەیلا بێنە سەر هاوڕێ لەیلا با پرسیارێکیش لایەوە بکەم. شۆڕشی ژینان کە لە سەقزەوە دەستی پێکرد تا چەندە درێژە پێدەری خەباتەکانی 8 مارس بۆ بەڕایەوە؟ من ڕوانگەم زۆرتر هەروەکو باسی ئەوەڵم لە ڕوانگەی دەسەڵات و بێدەسەڵات چاوی لەکەن، یعنی ئەوانەی کە دەسەڵات یعنی ئەوانەی کە بێدەسەڵاتن. لە شۆڕشی ژینا ئێمە خەڵکێکی زۆرە بینین کە دەسەڵاتی هەم سیاسیان نەبوو، دەسەڵاتی کۆمەڵایەتیان نەبوو، دەسەڵاتی تەعینی سەرنوشتیان نەبوو، دەسەڵاتی ئەوەیان نەبوو کە لە ژیانی شخصی خۆیانە تەسمیم بگرن. ئەو بێدەسەڵاتیە کە قانون حمایەتیە کرد لەو بێدەسەڵاتیە لەبەی کە ینی خەڵکی بێدەسەڵات دانا لە خصوصیترین مەسئلەی ژیانی خۆیان، ژنانی بێدەسەڵات دانا لەوەی کە نتوانن بۆ ژیانی شخصی خۆیان، بۆ ژیانی کۆمەڵایەتیان، بۆ ژیانی سیاسیان، بۆ ژیانی ئابوووریان تەسمیم بگرن. ئەو بێدەسەڵاتیە کە فقط بۆ ژنان نەبوو، بۆ چین بۆ بە قۆلی معروف تەبەقاتی اجتماعی بوو، بۆ مەسەرەن جامعەی ڕەنگین کەمانەکانە بینین، کە زێڕینەکە ئەیبینین، بۆ جامعەی جوانانە بینین، بۆ کەسانێکی بینین کە هەر کامێکیان لەو ساختار و سیستەمی سیاسیە حضوریان بوو، بەڵام بێبەش بوون لە قودرەتی سیاسی، لە قودرەتی ئەوەی کە دەسەڵاتێکیان تەنانەت لەسەر زندگی و ژیانی شخصی خۆیان بێت و نابەرابەریەکانیش بە ئەوجی خۆی گەیشتە بوو. یعنی ئێمە ئەبینین ئەو نابەرابەریە لە تەقسیمی کاری ئیجتیماعی، لە تەقسیمی قودرەتی سیاسی، لە قودرەتی اقتصادی هەروە و هەر ئەو شتێش ئێمە لە بێ-اصطلاح جنبشی 8 مارسیش ئەیبینین. یعنی دلیلی ئەسلی جنبشی 8 مارس شەڕی ژنان لەسەرەوە بوو کە بنیادێکی نابەرابەر لەسەر ئەوان حاکم بوو. ئەو بنیادە نابەرابەرە حکوومەت، کۆمەلگا، ساختاری ئابووری، ساختاری بێ-اصطلاح فەرهەنگی کولتوری لەسەری حاکمی کردبوو کە مەجبور بوو وەکو بێ-اصطلاح نەفاعلی شناسە، وەکو کەسێک کە ئەو ئەمرەی لەسەر حاکمە بێت ئەو وەزعیەتە قبوڵ کا بێ، ئەوەی کە حتا بتوانێت داهاتوویەک بۆ خۆی تەرسیم کا. مەسئلە ئەوەیە کە لەو چوارچێوە ئەو فەرهەنگە متەحەجرە، ئەو باوڕ و ئاینەی کە وجودی بوو، چون ئاینیش لێرە کۆمەکی بە ئەو وەزعیەتە کردیانی بە وەزعیەتی کە کەس ئینسان وەکو ژن وەکو پیاویش هەتا هەروە بە شێوەیەک کۆیلە بمێنێت و لە موقعیەتێکا بمێنێتەوە کە نەتوانێت وەزعیەتی فەردی و وەزعیەتی ئیجتیماعی خۆی تەغییر بات. هەم لە جنبشی 8 مارسی بینین، هەم لە پێش لە شۆڕشی ژینا ئێمە ئەو شتە ئەبینین کە لە ئێرانە بە لە تایبەت لە کوردستانە بە شێوەیەک ساختاری سیاسی حاکمی کردبوو. خۆ یەکێک لەو شتانەی کە باعەسە بێت خەڵک هەڵگەڕێن و نسبەت بەو وەزعیەتە ئەوەی کە ناڕازین لەو وەزعیەت، یعنی ئەو ئینسانە ئەو ژنە لە کوردستانە، ئەو ژنە کە لە 8 مارسا لە قەرنی بێ-اصطلاح ئەوائلی قەرنی 20 دێت اعتصاب بکات، هەردووکیان بۆ ئاگاهیە گەیشتن کە ئەو وەزعیەتە وەزعیەتێکی باش نییە بۆ من، نەتەنها باش نییە بۆ من، خەریکە حقوقی ئەساسی و ئەوەڵی من پاشێ دەکات و من مەجبورم لە جێگایەکە بەرەنگاری بم، لە جێگایەکە ڕوبەڕووی بم. بە ساختاری جامعەش ئەو شتە ئەبینێت، یعنی ئەو فقط مربوط بە ژنان نییە، مربوط بە پیاوانە، مربوط بە تەبەقاتی بێ-اصطلاح فەقیری جامعەیە، مربوط بە تەبەقەی متەوەسطەکە لە حاڵی لە بینچوونایە بە تایبەت لە ئێران و مجموعەی ئەوانە باعث بوو کە ژنان لە شۆڕشی ژینا پێش لە باقی خەڵک بە شێوەیەک حرەکەت کەن پێشا هەنگی ئەو شۆڕشە بن، چون ئەیان زانی ئەو تەغییر و ئاڵوگۆڕە تەنها زمانێک ئیتفاقەتەوێ کە
باوەڕێکی عملی وجودی بێ هەم باوەڕێک وجودی بێ بۆ ئەوەی کە ئەشێ و تەغیرە بە وەسیلەی خۆیان ئیتفاقکەوێ هەم ئاڵوگۆڕی جامعەی جەهانیش ئەو شتێ ئیجابە کرد یعنی ئێمە ناتوانین لە جێگایەک متوەقف بین بڵێن ئالەم جێگا ئیتر ئێمە نیازمان بە حرەکەتێک نیە وەختێک کە چاو لە جامعەی جەهانیەکەین لە کۆمەلگای جەهانیەکەین بەهۆی میدیاکان و بەهۆی تەغیرات و ئاڵوگۆڕێکە ئیمڕۆ هەیە خەڵک لەگەڵ یەکا لە ئێرتباتانە و ئازادیە کە خەڵک لە وڵاتەکان کە هەیەە ئەوەی کە خەڵک ئەتوانن بەرحاڵ بە حقوق و مافی ئەوڵی خۆیان بگەن بە تایبەت مەسەڵەن مافی فەرزەنەوەی کە ئینسان چی کاتە بەری چی بپۆشێت چ شغڵێکی بێت چ کارێکی بێت ئەوەی کە لە ئێعلامی جەهانی حقوقی بەشەر لە 1948 بە ئیمڕۆ وجودی هەیە بە کورمانسیۆنهایەکیش کە لەگەڵ یانیانی شتێکی جەهانیە شتێک نییە مەربوودنەتەوەیکی تایبەت بێ خۆب لە کولا وەختێوانە باڕستیەکەین ئەبینین هەردوو جنبشەکە هەم جنبشی ژینا هەم جنبشی بێستڵا هەشتی مارس جنبشی هەشتی مارس بۆ واتە ئەو جنبشی کە لە بنەما و شکلی گرتووە لە نەهایەتە بەو نقطە ئەگات کە هەشتی مارس ڕۆژی وزوتنەوەی ژنانە ڕۆژێکە ژنان بۆ ئاگاهیە گەیشتن هەردووکیان وەکو یەکمان بە هەردووکیان هەم کاریگەر ینی هەم بە شێوەیەک ژنان تاتی تاسی لە جنبشی ژینا تاتی تاسیری ئەو شرایطە بوون کە لە هەشتی مارسا وجودی بوو بە شێوەیەکیش لە دوای شۆڕشی ژینا جنبشی ژنانیش جنبشی هەشتی مارسیش خۆی تاتی تاسیری جنبشی ژینا بوو لە کوردستان ینی کاریگەریەکی بە ئیستڵاح دوولایی بووە ئەو کاریگەریەکی دوولایە بووە هەردووکیان لەسەر یەک تەسیریاندانە ناتوانین بڵێن ئێرانی دوای شۆڕشی ژینا بە تایبەت وەزعیەتی ژنانی دووبارە ئەگەڕێتەوە بۆ ئێرانی پێشۆڕشی ژینا یا ئەو ئاگاهیە کە ژنان پایان کردا یا ئەو ئاگاهی کە کۆمەلگا پایای کردا یا ئەو ئاگاهی کە جامعەی جەهانی بە نسبەتی وەزعیەتی ئێران پایای کردا دوو دانە حکوومەت بە سوورەتی ڕسمی لە حاڵی حازرا حکوومەتایەکن کە دژی ژنن وڵاتە منەشێ بێژم حکوومەتێکی کێشەیە حکوومەتی سێوەمی زۆرن بەڵام ئەتوانم بڵێم سێ دانەی نمونەی تایبەتن دانێکی کۆماری ئیسلامی دانێکی تاڵبانە کە بێش خۆی دلیلی هەیە بۆشی گەڕات و بەداخەوە دوایە لە ئەفغانستان لەسەر تەواوی ئەو سەختی مشکلاتی کە خەڵکی ئەفغانستان بینیان و بەدانێکیشی کۆرەی شۆمالی ئەلبەتە وڵاتی کەیشەیە بەڵام من ێژم ئەو سێدانە خۆ بە دەلایلی خاص بە تایبەت ئێران و ئەفغانستان کە زۆرتر بێستڵا تاکیدیان لەسەر مەفهومی دین کردە لەسەر مەفهومی ئاین کردەوە بەو عنوانە بەو ئیدئۆلۆژیا سەرکوبێکی زۆریان لەناو ژنان ئەنجامدات خۆ وەختی ئێمە بەڕاستیەکەین لە سەتحی جەهانیا شتەکە تمشاکەین ئێمە لە سەتحی جەهانیا مەسئلەی حقوقی ژنان حقوقی ئەقلیەت‌های جنسی حقوقی کاریگەرەکان حقوقی فەرزەند خەڵکێکە حتا خەڵکێکە بێتابعیەتن بۆ نمونە ئەرسانەکەم بۆ مەسئلەیەکی جەهانی بووە بە شتێکە ئیتر لە هەر مەراسمێک ئەتوانێت ڕەنگدانەوە باتۆ لە هەشتی مارس ئەتوانێت ڕەنگدانەوە باتۆ لە ڕۆژی کاریگەرە ئەتوانێت ڕەنگدانەوە باتۆ لە شەڕی خەڵک دژی شەڕ ئەمە مەسئلەیە لە شەڕی خەڵک لە ئێترازی خەڵک دژی شەڕ ڕەنگدانەوە ئاتۆ ینی جنبش‌های ئیمڕۆ گشتیان لەسەر یەک تەسیریان هەیە چون وەکو شەبەکەیەکی ئیجتیماعی پەیوەندیان هەیە هەر کامێکیان بەخشێک لەو نیاز و مەسئلەی جەهانیە باسەکەن و گشتیان مرتبەتن لەگەڵ یەکە ینی مەسئلەی ژنان مرتبەتە لەگەڵ مەسئلەی بۆ نمونە ئەرسانەکەم لەگەڵ مەسئلەی مەسەلەن ستەمی ملی مەسئلەی ژنان مرتبەتە لەگەڵ خوشونەت مەسئلەی ژنان مرتبەتە لەگەڵ مافی مناڵانی کار مەسئلەی ژنان مرتبەتە لەگەڵ بۆ نمونە مەسەلەن شەڕ لەگەڵ ڕووسپیگەری یا منئی ڕووسپیگەری لە سەتحی جەهانی مەسئلەی ژنان لەگەڵ مەسئلەی اقتصاداوە بەسی فەقری جەهانی لە ئێرتباتە هەر شتێک کە سازمانی مللی متحد بە ئیستڵاح کۆمەلگای نێودەوڵەتی بە ناوی باسی تۆسعەی پایداری ناسێت کە هێشتا بەڕاستی بۆ تۆسعەی پایدارە نەگەیشتە خۆ یەک لە ڕۆژێکی نەمادین وەکو ڕۆژی هەشتی مارس خۆی نیشانە بەڵام ئەمەڵەن بە سوورەتی عینی ئەم شەڕە هەمیشە هەیە و ئەبینین کوردستان وەکو مرکزێک سەقز وەکو مرکزێک شۆڕشی ژینا هەرو ئەو شوعاری معروفی ژن ژیان ئازادی چون بنەماکردی فەلسەفیەکەی ئەوێ زۆر ئەهەمیەتی هەیە هەر خودی ئەو شوعارە بە شێوێک ئێمە ئەتوانی حتا لە باسی تۆسعەی پایداری سازمانی ملل ببینین لە باسی قبلەنی مەسەڵەن گەریمە بین بەڕاستیکەین ئەوانەی کە هاتن لە ڕۆژی جەهانی ژنا هەشتی مارس قسەیان لە حقوق و مافی ژنانە کرد هەر شتانەیان مەترحە کرد هەروانیان بۆ مهم بوو ئیسە کە باسی شۆڕشی ژینا پێشاتەوە زۆر کەس معتەقەدن ئەوڵین جنبشی بەو مەعنا فێمینیستی ئینقلابی فێمینیستیەکە خۆ باسیشی لەسەر هەیە مەشای زۆر کەسیش منتەقەدی ئەو شتە بن
وەکو فقط کەسێکە تحلیلی ئەەکەم ئەشتانەکەم نەموافقیم نەمخالفی ئەو قەزیە ئەبینین کە حتا مثلا ئەو شۆڕشی ژینە ئەوەی تەئسیر بووە کە لە حەدی یەکدانە ئینقلابێکی گەورەی ژنانە قسەی لەسەرە کرێ پس هەم خۆی تەئسیری دانا هەم تەئسیریشی گرتە لە ڕۆژی جەهان لە جنبشی ژنان باشترە بڵێن چون ڕۆژی 8 مارس نەماگێتی جنبشی ژنان بەحسی ئەسلیەکەیە. زۆر سپاس گۆڵنازگیان پامێکمان بۆ هاتووەوە ئەوە بخۆین مۆدوچینە لای بەنامەکەمان میوانانی بەرنامە گزارشێکمان بۆ هاتووە کە ئەمڕۆ هەینی لە جاوینی کێوی ئاویەر لەلایەن کۆمەڵێک خەڵکی ئازادی خوازی شاری سنا مەراسمی ڕۆژی جیهانی ژنیان بەرز ڕاگرتووە مەراسمەکە بە 1 دقیقە بێجەنگی بۆ یادیگیان بەختکردوانی شۆڕشی ژینا دەستی پێ کردووە دواتر بەیاننامەی 8 مارس خوێندراوەتەوە و لەلایەن یەکێک لە بەشداربووانی ژنەوە و دواتر شعریان خوێندوێتەوە لە لایەن ئازای بەشدار بوو لەو مەراسمەدا و مەراسمەکە بە پەخشی گوڵ و شیرینی کۆسایی پێ هاتووە دواتر حتمما لە هەواڵەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەوە بڵاوە بێتەوە هاوڕێ گۆڵناس پێم وابێ هاوڕێ بەرهەم ئازادی هاتووەتە سەرخات ئەگەر بڕۆینە لای ئەو هاوڕێ بەرهەم سڵاوت لێ بێت زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێستان داوای لەبیر نەکەم ئەگەردانی ڕەنگ هەر شتێک تۆزە خراپ بێت چونکە ئێستاخۆن لە مەراسمی 8 مارسم لێرەش لە بینی مەراسمەکەی هاتووم بۆ مەساحبە زۆر سپاسان دەکەم بۆ دەرفەتە. بەڵێ زۆر سپاس کە بەشدارن ئێمەش هەر پێمان خۆش ئاماژەوە بەوە بکەن کە شۆڕشی ژینا کە لە سەقزەوە دەستی پێکرد تا چەند درێژە پێدەری خەباتەکانی 8 مارسە وەکو خۆشتان ئێستا لە مەراسمەکانی 8 مارسا بەشدار مطمئنن کە تەئسیرێکی زۆر زۆری جیهانی بوو بەتایبەت لە مەراسمی 8 مارسا بۆ نمونە ئێستا لە نۆروێژ لە پارێکەوە کە مەسلەی ئینقلابی ژینە پێشات شعاری 8 مارسی پارێکەوە ئەم ساڵیش خوشکایەتی بێ سنوور یعنی سنوورەکان بەزان شاید ساڵانێکی پێشوو زیاتر بەحسی 8 مارس هەر وڵاتێک بەستراوە بۆ بە مەسایلی خۆی بەڵام مەسلەی ئینقلابی ژینە و ئەو مەسلەی کە لە ئێران لە کوردستانە پێشات زۆر تەئسیر لەسەر دیرگاکان لەسەر شعارەکان دانا و بۆ نمونە ئەم ساڵش کە لێرە مەراسمی 8 مارسە یەکێ لە شعارەکان دیسان ژیان ئازادیە بە ئینگلیسی بە فارسی بە کوردی ئەوەش خۆی مهمە هەم بۆ مەسلەی مافی ژن کە بەڕاستی پێشەل کراوە هەم بۆ مەسلەی مافی نەتەوەی زۆر زۆر تەئسیری بۆ ئینقلابە کە ئەمە نابێت کە ناتوانین لە نەزەری نەگرین. بەرهەم ئایا شۆڕشی ژینا توانی لە دەرەوەی سنوورەکانی ئێران و سنوورەکانی ئێران تێ بپەڕێنێتەوە لە سەطحی جیهانیدا کاریگەر بێت؟ مطمئنن کە توانیوێتی هەروەکو ئیشارەم پێکرد بەحسی و گفتمانی ئەوەی کە ژنانی ئێران و ژنانی کوردستان چیان بەسەردەوە لەژێر زەخت و فشارێکان بۆتە بەحسی ڕۆژ من خۆم ئێستا لە مەراسمێکەوە دەم کە تەواویش نەبووە کە بە شعاری ژن ژیان ئازادی دەستی پێکرۆ بە مەسلەی ژنان لە ئێرانە کە مەسلەی ژنان بەسراوەتەوە بە مبارزاتی تەبقاتیەوە یعنی چاوکردنەوەی ئاگادارێکی زۆری دروست کردووە لە لای بەهەرحاڵ نۆڕۆژ کە من لێرە زیندگی یەکەم و لە لای کەسانی سیاسی کە شاید تا چەند ساڵ لەمە پێش ئەو شتە زۆر لە بەرچاونە بووە زۆر زۆر تەئسیری بوو یعنی تۆ لە کەسێکی سیاسی و تا لە کەسێک کە لە خیابان نایبینی لێی پرسی ئەزانن کە ژنانی ئێران چ مبارزەیەکیان کردووە ژنانی کوردستان چ مبارزەیەکیان کردووە لەم 1 ساڵ و نیو پێشوەیە زۆر تەئسیری بوو بۆ ئەوەی کە فوکوسەکە لا نەچێت لەسەر ئەم شتە هەمیشە لێمانە پرسنێمە کە لە پارلەمانە ئەنکاری سیاسیەکەن هەلێمانە پرسن وەزعیەتی ژنان چۆنە چی ئەتوانین بکەین و ئەو شتێکی بۆ چەند ساڵان پێش شتێکی نامۆ بوو پرسیارێک لەسەرەوە ناکراوە بۆ خۆی شتێکی زۆر زۆر مثبەتە. بەڵێ زۆر سپاس. بەشداری خەڵک چۆنە هاوڕێ بەرهەم لەو مەراسمانەدا چ گروپ و لایەنێک لەو یا بەشدارن ڕێژەی بەشداری چۆنە؟ 8 مارس لە نۆڕوێژ ئەگەر بڵێم بەشدارێکی زۆری بۆ ئەمساڵ یەکی لە دلیلەکانی شێوە بۆ بەداخەوە لە نۆڕۆژ لە مانگی 1 میلادیا ژنانێکی 14 ژن بەدەستی مێردەکانیان کوژراون لە وڵاتەوەکو نۆڕۆژە کە ئەمە لە هەموو ڕۆژنامەکانی نۆڕوێژە دەنگی داوە لەبەر ئەوە 8 مارس ئەمساڵ زۆر زۆر مهم بووە لە پاڵ ئەوە کە مەسلەی ژن ژیان ئازادی تیا زۆر زەخت لەسەر حقوقی ژنان کراوە و ئەحزابی چەپ کاوە وەکو هەمیشە دیارن
بۆ نمونە حیزبی سوور کە لە نۆڕوێژە لێدرێ و حیزبە ئێستا سوڕانیە کرد لەبارەی ئەو شتەوە لە نۆڕوێژیش بەشداری زۆر بووە و زەخت لەسەرەوە کرێتەوە کە شعارەکە ئەوەیە دروست ئێمە مبارزەمان 100 ساڵ مبارزاکەین بەڵام بۆ شتانی کامانەوە نەگەشتوین. بەڵێ زۆر سپاس وەکو دوا پرسیار هاوڕێ بەرهەم دیارەکە کاتتان کەمەوە ئەتانەوەی بڕۆنەوە دووبارە نێو مەراسمەکە بربەستی سەرەکی ئەم پرسیارانمە بۆ هاتووە بربەستی سەرەکی بەردەم یەکسانی ژیندەری چییە؟ ئاین، کۆمەڵگا یان حکوومەت؟ بە بڕوای من هەرسێکیان ئەتوانن بەنەوەی خۆیان بربەست بن لەبەر ئەوەی حکوومەت ئامرازێکی بەدەستۆیە ئەتوانێت بە زەبری قانون پیادە بکە بۆ ئەوەی کە ئەو زوڵم و زۆرەی کە لە ژنان ئەکرێت نەکرێت چونکە ئەمە لە پاڵ کاری فەرەنگیە لە وڵاتانەژە بینین ئەگەر قانون نەبووە حکوومەتێکی قانون مەدار نەبووایە لێرەش لەوانەیە ئەو مشکلانە پێشباتەکە کە لە وڵات وەکو ئێران یا لە کوردستان پێشدێ و ئاین تا زمانێکە ئاین لە حکوومەت ژیان نەبێتەوە تا زمانێکە ئاین بڕیار بات کە بڵێت پیا و لەسەرەوەی ژنە و پیاوانێک بن کە گوێ لەو شتە بگرن جوانانێک کوڕانێک گوێ لەو شتە بگرن ئێمە ناتوانین بە ئامانجەکەمان بگەین کە مافی ژنانە بۆیە ئاین بربەستێکی لە گەورەترین بربەستەکانە بەتابەت لەگەڵ حکوومەتە تێکەڵ بێت بۆ ئەوەی کە ژنان بە مافی خۆیان بگەن و ئەگەر یەک شتی آخر بڵێم ئەوەیە کە هیچ وەختێک ژنان مافیان پێ نەدراوە ژنان هەوڵیان داوە بۆ مافەکەیان 100 ساڵان پێش لە وڵاتی نۆڕۆژ کە حەقی انتخاب حەقی ڕێدان بە ژندراوە پیاوەکە نهاتون بڵێن فەرمونون ئەوە حەقی ڕێدان بۆ ئێوە یا زۆر مەسایل تر کە پێشاتووە بۆیە هەوڵی پیاوەکان زۆر مهمە بەڵام هەمزەمان پیاو ناتوانێت بڵێ کە ئەم حەقمان بە ژنەکان داوە ژنەکان 100 ساڵێک مبارزاکەن بۆی کەمترین حەق بەدەست بێن. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ بەرهەم ئازادی چالاکی سیاسی و زۆر سپاس. چاوان ئێستایش هاوڕێ بەهزاتی ئەمانی لە وڵاتی سوید لەگەڵمانەکە لەوێ بە بۆنەی 8 مارس ئاکسیۆنی بەڕێوەیە کە گەر هاوڕێیانی هاوکارە کات بێزادم کاتت باش. سڵاوە هاوڕێ گوڵنازۆ هاوڕێ چاوان کاتێوەش باش پێشەم شتێک پێخۆیەکی پیرۆزبایی 8 مارس بە هەموو ژنانی جیهان بەتایبەتی ژنانی کوردستان بکەم و لە ئێوەش بەتایبەتی بەزانێتەکان بەڵێ. زۆر سپاس هاوڕێ بێزاد. هاوڕێ بێزاد ئەگەر راپۆرتێ لەسەر ئەو ئاکسیۆنە بە ئێمە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوەی زۆر سپاس دەکەم چه حزب لایەنێک ئاکسیۆنە بەشدارن. بەڵێ ئێمە لە سوێد لە شاری گێتەبۆری هەروەک هەموو ساڵان کە ئەو مەراسمە بەرگزار دەبێت بەڕێپێوانێکێ لە ڕۆژی 8 مارسدا بەتایبەتی و لەو ڕۆژەدا لە ڕاستیدا حیزبی شەفی سوێد زۆر فعالە و بەتایبەتی ئێستا ئەو ساڵەکە زۆر لە ئیزبەکانی تری کەس دەبینی کە شرکەتیان تێدا کردووە بەڕاستی ئەو ساڵ زۆر سۆزێک ڕەنگوبوویەکی جیاوازتری هەیە بە ساڵەکانی تر بەڵام وەکو ئەوەی کە بە پەتسەم و بە ئاڵاشتەکان نادەبیندرێ حیزبی کۆمۆنیست هاتووە ئێمە زۆر تەشکیلاتی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حیزبی کۆمۆنیستی ئێران شرکەتمان تێدا هەیە بووە بە ڕێکخراوە چەپەکانیش هەموو هاتوون زۆربەی چەپ و پلاکات و شتەکانیان پەتسەم و پلاکات شتەکانیان کە دەبیندرێت لەنێو ڕێکەوانەکەدا دەبیندرا و ئێستا ڕێکەوانەکە سا 6 دەستی پێ کرد ڕێکەوانێک بووە ساتونەوە و شتێریەکەی ئێرەکە مەیدانەی ئێرە کە لێرەکە هەموو ئەو ڕیز بوو ئەو لایەنە سیاسانە کە ئیتلایەیەک یا ئەوەی کە شتێکیان هەبێت کە پێشکەشی کەن لێرە پێشکەشی دەکەن ئێستا بەڕاستی دەستی پێ نەکردووە پێشکەشکردنەکەیان هەروە خەریکەکە دەست پێ دەکات جێی شایەنەکە باسکەم ئەو ساڵ بەڕاستی نسبەت بە ساڵەکانی تر تۆزێک ڕەنگوبوویەکی باشتری هەیە بوو و زۆرێک لە شعارەکانی بەتایبەتی ساڵی ژیان ئازادی کە هەتا ئەوانەی کە با بڵێن سوێدین و خەڵکی وڵاتەکانی تر بە شێوەیەک کە دەیان گوت هەروەک هەست دەکرد کە بەڕاستی کوردن یا ئەوەی کە فارسن ئەو شتە دەڵێن ئەو شێری ژیان ئازادی ڕەنگوبوویەکی چاکی
دکتۆرەوە لەنێ بابلەنگی تۆبۆری داواکە دەکرێت لە هەموو ئەوروپا دەتازگاکە ئەگەر هاوڕێیان کەس پێکە وتنێژی تەکا بکەین زۆر باشە ئەگەر نە باڕێن لای میوانانی ترمان دواتر دەگەڕێنەوە لایەوە هاوڕێیان هەبوون بەڵام ئێستا چۆن گەشتینە مەیدانەکە تۆزێک لێک بڵاو بوون و دەبێت بیان بینەوە زۆر باش هاوڕێ بەیان بڵێ ئەگەر هاوڕێیانی هاوکارم هاوڕێ بەیان بێرێنەوە سەرخەت بەڵێ هاوڕێ بەیان دێمەوە لای تۆ شۆڕشی ژینە کە لە سەقزەوە دەستی پێکرد تا چەند درێژە پێدەری خەباتەکانی 8 مارس بە بڕوای من شۆڕشی ژینا لە کاتێکەوە کە ژنان لەسەر گۆڕەکەی ژینای کوردستان شعاری ژن ژیان ئازادیان سەر هەڵدا دنیان گەیشتە دنیا تا بە ئەمڕۆ ئەو شۆڕشە هەر بەردەوام و بەردەوامیشە بێ هیچ کات ئەو شۆڕشە بەرەو دووان ناگەڕێتەوە یعنی خاموش ناکرێت چونکە ژنان ئەمڕۆ مصممتر لە ساڵانی پێشووتر خوازیاری مافە زۆتکراوەکانیانن ژنان ئەمڕۆ ئاگادارن لەوەی کە ساڵهای ساڵە مافەکانیان پێشی کراوە بۆیە ئەم شۆڕشە هەر بەردەوام دەبێ و هەروە کە بینیمان لە سوالی پێشووە کە باست کرد دووڵامتانم داوە ژنان ئەمڕۆ زۆر بوێرانە کە حجابی تەحمیل کراویان پێ تەحمیل کراوە حجابەکانیان لابردووە و هیچ کات ئەو حجابە نادەنەوە بەسەریانە و ویست و داخوازیەکان خۆیانیان ئەوێ و بە بڕوای من ئەم شۆڕشە هەر بەردەوام دەبێ و ڕۆژ بە ڕۆژیش دەبێ حمایەت بکردرێ ژنان و شۆڕشی ژینا بەڕاستی بوو بە دەستکەوتێکی گەورە یعنی بوو بە دەستکەوتێک لە ناو بزوتنەوەی ژناندا کە بۆ نسلی ئایندەمان دەبێ ئێمە یادی لێ بکردرێت یعنی کاتێک کە کچێک لەسەر شەقام ئەبینی حجابەکەی لابردیوە و بە کۆماری ئیسلامی نائێژێ و دروشمی ژن ژیان ئازادی ئێژێتەوە خۆب معلومە ئەو حجابیە ئیتر ناوێ و دەبێ شۆڕشی ژینا زیاتر حمایەت بکردرێت و شۆڕشی ژینا زیاتر پەرەی پێ بدرگێ کە ژنان بتوانن بە ویست و داخوازیەکانیان بگەین هەروە کە ئەزانن ژنان لە 8 مارسی ئەم ساڵدا زیاتر لە 8 مارسەکانی تر هاتنە سەر شەقام جەشنیان کرد لە تواو جیهاندا چە لە ئێراندا چە لە ئوروپایشدا بینیمان لە شاری سنا بۆ نمونە لە 1-2 ڕۆژی ڕابردوو چەندە بە ئستقباڵی 8 مارسۆ ڕوون بە گوڵ و شیرینیەوە لە ناو شەقامەکانە ئەسڵەن هیچ باکێکیان لە هەڕەشە و گڕۆشەکانی کۆماری ئیسلامیش نەبووە و ئەمە باوەڕی من زۆر دەستکەوتێکی گەورە است کە ئەمڕۆ ئێمە ئەیبینین و لە ئوروپایشە هەروواکە ئەزانن هەڕۆژە ژنانێک کە لەو بوارە کار دەکەن دەنگی ژنانن و بە بڕوای من بزوتنەوەی ژینا بە بڕوای من گەورەترین دەستکەوتە لە مێژووی خەباتی مبارەزاتی ژناندا لە ئێراندا زۆر سپاس بەڵێ هاوڕێ بەیان زۆر سپاس دەکەم بابڕین لای هاوڕێ لەیلا گەر هاوکاران هاوڕێ لەیلا بێ هاوڕێ لەیلا لە 1 ساڵی ڕابردوودا پێسان وایە چ ئاو گۆڕێ لە پێگەی ژن لە کۆمەڵگای ئێران و کوردستانە دروست بۆ بەڕای خۆتان دوای شۆڕشی ژینا ئەتوانم ئەرسان کەم ئەوەی کە پێشات یعنی ئەو تاریخی کە پێش لە شۆڕشی ژینا بوو پێم وانە ئیدی تێکرار بکرێتەوە بە چەند دلیل ئەوەڵەن جێگاو پێگای خودی حکوومەت زۆر 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 خاتوتە خوار حکوومەت ئەساسن مەشروعیەتێکی نەما حتا لە ناو جامعەی غەیری کورد لە کۆمەڵگای فارسەکانی شەروە
ئەوە بۆ خۆی زافێکی گەورەیە کە حکوومەت هەیە یانی لە بنەڕەتەوە بۆ خۆی دووچاری ئەو کێشە مشکڵە هەیە حتا ئەگەر هیچ کێشە مشکڵێکی تریش وجودی نەبێت جنبشێکی کە شۆڕشێکی کە انقلابێکی کە شکڵ نەگرێتەوە خودی حکوومەت پایەکانی لەرزاوە ئەوە یەک واقعیەتەگەر ئەگەر چاوی لێکەین و لەگەڵ ئەوە ئێمە بینی خودی کۆمەڵگای کوردستانیش بە شێوەیەک ئاڵوگۆڕی بەسەر هاتووە ئەو ئاڵوگۆڕە جالبەیە کە هەم لە ناو تەبقاتی ئیجتیماعی لە ناو خەڵکە پێشاتە لە ناو تەبقاتی ئیجتیماعی هەم لە ناو بێسڵاح ژنان پێشاتە هەم لە ناو کۆمەلگای پیاوان پێشاتە هەم ئەو شتێشکە وەکو جیلی نوێ ئەیناسین ئەو ئاڵوگۆڕی لەسەر تەجربە کردە بە شێوێک بەو شێوەی کە ژنانی دوای شۆڕشی ژینا ئەوڵەن ترسیان لە حکوومەت شکات ترس مهمترین شتێک بوو کە تا بە ئیمڕۆ حکوومەتی حفظ کرد بوو ترسێکە لە مجازاتی خانونیکە حکوومەتی توانی داینێ دژی ژنان دژی خانەوادەکان ئەو ترسە تا حدێکی زۆر شکات چون خەڵک ئێژن لە نەهایەتە ئێمەگەر کوژراویشمان بێگەر کەسانی کێش بن کە پێشانهەنگی ئەو جنبشە بن بینیمان کە ڕۆیشتن لە چین و گروه و بێستڵا تەبقاتی جیاواز و لە ژنان و لە پیاوان و لە مناڵان هەمویان ڕۆشتن ئەو شکانی ئەو ترسە زۆر زۆر ئەهەمیەتی هەیە بەخشێکی کە لەو تەغیر و ئاڵوگۆڕە ئەوەیە کە ئاشتیەک لە بین حکوومەت و خەڵکە من پێم وانیە ئیتفاقکەوە ئەساسەن ناتوانێت حکوومەت و ئاشتیە ئیجادکە و منزورم لە ئاشتی لێرە باسم لەسەر خەڵک زۆرتر خەڵکی غێری کوردن چون خەڵک لە کوردستانە ئەساسەن هیچ ئاشتیەکیان لەگەڵ حکوومەتە لە بنەڕەت و لە ئەوڵۆ نەبووە مەسئلەی سێوم ئەوەیە کە خودی کۆمەلگای ئێران ئەو زەمینە و پۆتانسیەلەی هەیە ئەو هێزە ناوخۆی ئەو هێزە دەرونیەی هەیە جامعەی مەدەنی ئێران و بەتایبەت کوردستان ئەو هێزەی هەیە کە جارێکی تر بەهۆی شتێکی کە بە خاتری مەسئلەیەکی کە بێتۆمەیان بەڵام مشکل ئەوەیە کە سازماندەهی چۆنە بێت چۆن ئەتوانێت ئینسجام پەیاکات چۆن حرەکەتی بێستڵاح حرەکەتی ئەو ڕەفتاری سیاسی خەڵک ئەتوانێت بێ بە حرەکەتێکی سیاسی منسجم کە مؤثر بێت تەئسیر گۆزار بێت و بە شێوەیەک نەتیجە باتەوە چۆن باس لەسەرەوەی کە ئاخرێشەوە نەتیجە باتەوە هەر حرەکەتێکە خەڵک ئەنجامیان هەر حرەکەتێکی سیاسی فەرزەن وەکو تەحریمەکان کە لە باسی هەڵبژاردن ئێتفاق کەوت وەکو ئەو ئێتسابانێک کە لە کوردستانە پێشات ئەوانەشی نەتیجەیەکی بێت ئەو نەتیجە زۆر مهمە بۆ هەم داهاتووی کوردستان هەم بۆ تەسمیمگیری داهاتووی خەڵک و مەسئلەی ئەسڵی ئەوەیە کە بە پێچەوانەی ئەو تەسەورە کە هەمیشە و فکرە بوو کە تەغیر و ئاڵوگۆڕ حتمما لە دەرەوە یا بە وەسیلەی بۆ نمونە ئەرسانەکەم ئۆپۆزیسیۆن حتا حیزب سیاسیەکانە ئیمڕۆ ئەو ئەتوانین ئەو نەتیجە بگرین کە ئاڵوگۆڕ و تەغیر لەسەر شەقامە بە مەسئلێکی زۆر گرینگە لەسەر شەقامە بەخشێکی ئەسڵی ئۆپۆزیسیۆن ئەوەی کە پێی ئەڵێن مخالفی جمهوری ئیسلامی خودی خەڵکن ئەوە زۆر مەسئلەیەکی گرینگە خەڵکن ئەگەر خەڵک مخالفی جمهوری ئیسلامی نەبوایەتن مطمئنن ئۆپۆزیسیۆن هەرچەندێکیش مخالف بوایە ئۆپۆزیسیۆن زۆر بەوانەیە کە لە خارجی کشوەرن لە بێستەڵا دیاسپۆران ئەوانە کارێکیان لە دەست بەرنەهات بەڵام چون ئەسڵی مەسئلەکە یانی خەڵک پایەی ئەسڵی جامعە چ تەبەقەی متەوەسیت چ تەبەقەی خوار و جامعەی چ حتا بەخشێک لە حکوومەت کە بۆ خۆی ڕێزشی کرده هاتووەتە بە شێوەیەک نەهاتووەتە ناو خەڵک بەڵام بە شێوەیەک پشتی لە حکوومەت کردا تەواوی ئەمانە وەختێک کە ئەبینین مجموعەی ئەوانە نیشانی ئات کە حکوومەت هەم خۆی لەرزانە و هەم بە شێوەیەک مەسئلەی ئەسڵی خەڵکن ینی ئەو خەڵکی کە لەسەر شەقامن و ڕووخانی حکوومەت ئەتوانێت بە شێوەیەک بەدەستی ئەو خەڵکی اتفاقکەوێ بە لێرەش باز ئەرسانەکەم شتێک بە ناوی ئێمە بێستڵا قژی خاکستەریمان هەیە کە ئەو قژی خاکستەریە ئەگەر ئەمان حرەکەت بکەن ئەگەر ئەمان لەگەڵ خەڵک بن ئەتوانێت ئاڵوگۆڕە زۆرتر ببێت و بەخشێکیش لەو ئاڵوگۆڕە تەئسیرێکە کە خەڵکی بەتایبەت منەڵم ژنان خەڵکی کوردستان ژنان بە سوورەتی کوردی لە کۆمەلگای ئێرانە ئەو تەئسیرێکە لە دەرۆدایاننا ئەو تەئسیرە ئەوە بوو کە نیشانی داد کە ژنان تازە بەرەو پێشەڕن تازە قەبگەردێکیان نابێت و بەرەو پێشەڕن بە ئەو تەغیر و ئاڵوگۆڕە ئەوە ئەبێت کە بە بەخشێک لە مافەکانیان بگەن چون مافی ئەمان مافی کۆمەلگایە ئەو دوو مافە لە یەک جیانیە ئەو مەسئلەی کە بە ناوی جنس و جنسیەت ئەیناسن مەسئلەی جنس مەسئلەی بیۆلۆژیکە یعنی تەفاوتی بنیادینی ژن و پیاو بەڵام وەختی ئەڵێن جنسیەت یعنی ئەو تەعریف و ئەو بێستڵا بەرساختەی کە کۆمەلگایە حکوومەت یا هەر شتێک بە ناوی کولتور داێنین بۆ ئینسانی دروستەکە مەفهومی جنسیەت یعنی ئەوەی کە بەرەساسی ئەو بەرساختە
من نقشم پێیان ئێوە نەقشتان پێیان ئەو نەقشێکە هەر لە ئەوڵی تەوەلودمان و لەسەرمان حاکم و زاڵە تاوەقێکە ئەمبین بەڵام ئینسانێکە ئۆسیانەکە ئینسانێکە عەلەیهی تەوای ئەوشتانە ئۆسیانەکە تعریفێکی نوێی ئەبێتەوە یعنی بەرساختەکانە ڕوخێنێ ئینسانی ئیمڕۆ بە ژنی کوردی ئیمڕۆ و حتا ژنی فارس لە کۆمەلگای فارسیشە گەرەکێتی ئەو بەرساختانە بڕوخێنێ بە شتێکی نوێ دروستکە ئەوە تەفاوتی بێستەڵا کۆمەلگای مەدەنی ئیمڕۆیە لەگەڵ کۆمەلگای مەدەنی پێش لە شۆڕشی ژینە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا هاوڕێ هەتا ڕای ئێوە چیە لەسەر ئەو پرسیارە؟ بڕێ منیش هەرو دوورە سەرمان بۆ هەرو زۆرێکە من لەگەڵ زۆرێک لە بۆچوونەکانی هاوڕێ لەیلام هەرو زۆرێک کە هاوڕێ لەیلا باسی کرد هەم دوو بزوتنەوە ئەم بزوتنەوەی هەشتی مارس لە سەرتاسەری جیهان هەم بزوتنەوەی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران تەئسیرپەزیرە هەم شوێندانەری لەسەرێک داناوە هەم شوێندانەری لێک وەرگرتووە ئەوەی کە لە ئێستادا پارامێترەکان ئەگەر ئێمە سیر بکەین خۆی هەشتی مارس ڕۆژی هاوپشتی جیهانی ژنانە ڕۆژی یەکگرتوویانە و ئەم بزوتنەوەی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران بزوتنەوەی ژن ژیان ئازادی خۆی بە جیهانی کردوتەوە ئەمە جۆرێکە لە پارامێتر وەرگرتن و لە ئێستادا بزوتنەوەی ژنان بەڕای من بزوتنەوەی ژنان لە ئێران لە ڕۆژهەڵات لە ئێستا دەتوانین لەگەڵ شۆڕشە مەزنەکانی وەکو شۆڕشی فەڕەنسا وەکو شۆڕشی ڕەفپێستەکان بۆ نابە پۆیلەیی بەردەیی ناوی بێن ینی جیاوازیەکی نییە لەگەڵەوە چونکە ژنان لە ئێران لەژێر دەڕەندترین سیستمی سەردەمدا خەریکن نابۆ ڕژیمێک دەڵێن کە ساڵهای ساڵە بە هەموو ئەو تەسبیحات و هەموو چەکێک کە بەدەستێتی سیاسەتی شەلم چوارم خۆ نابێنی بووە بۆرە سەرمان بوو بەرامبەر بە خەڵکی ئێران و کوردستان بە تایبەتی ئێمە باز لە وەزعیەتی و بارودۆخی ژنان بکەین لە ئێستادا لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەبینین کە ئەوەی کە ئەو شۆڕشی جیاواز کردوتەوەیە کە ئێمە بینیمان لەو شۆڕشەدا ژنانی دوورترین شوێنەکانی کوردستان ئێران ئەوانەی کە حتا دەنگیان لە بوو هەتا بۆ یەکجار نهاتن دەرشەقام هاتنە ناو بزوتنەوەکەوە و دەنگی ناڕەزایەتی خۆیان دەکەوی ئەوەی کە لە ئێستادا ئەم شۆڕشە جیاکاتەوەی کە بەیان باسی کرد ئیسلام هەر کات هات بە حیجابەوە هات بە کۆیلەی ژنانەوە هات ئەوەی کە کۆماری ساڵهای ساڵە پرۆپاگەندەی پێوەکاڵێ لە ناو سیستمی مندا سیستمی من سیستمێکی ئیسلامیە بەلەو سیستمەدا ژنان بە حیجابیان بێن کۆماری ئیسلامی هێنای زۆر فریوکارانە لە ڕێگەی سەرەتاییترین مافی حقوق ئینسانی ژنەکانی کە جۆری پۆشین و نەپۆشین بۆ زەوت کرد بۆی کە لەو ڕێگایەوە هەموو ئازادیەکانیان بەردەکاتەوە تا کاتێک تۆ لە ناو سیستمێکدا مافی یاسایی هەبێ هیچ کەس بۆ ناتوانێت بۆ تۆ دابین کا بە تۆ بڵێ کە حەق و پۆششی تۆ چۆن بێ چۆن نەبێت چونکە سەرەتاییترین مافی هەیە بەڵام کۆماری ساڵهای ساڵات کارانە بزوتنەوەی ژنانی بەلاڕێدا خواستەکانی ژنانی بەدا بردووە لە حیجابدا دەسەک کردەوە و لە ئێستادا ژنان توانیان هێرش بکەنە سەر ئەو حیجابە ساڵهای ساڵ وەکو کۆیلا وەکو بەردا کۆماری ئیسلامی وەکو ئەوەی کە ژن مڵکی سەرەکی پیاوە بێ خاوەندارەتی مکایەتی لە ئەو ژینە زەوت کرد و هەموو پێناسەکانی سڕیەوە بۆیە بێگومان هەشتی مارس بزوتنەوەی ژنان لە هەموو دنیا شۆندانەری لەسەر یەکترین پرسی ژن لە هەموو دنیا یەک پرسە و ئەگەر بپۆژێنە سەر کێشەی سەرەکی ژنان ئەبینین کە بزانین لە چ سەردەمێکدا دەژێمە لە سەردەمی سەرمایەداریدا دەژین سەرمایەداری لە هەر وڵاتێک لە هەر شوێنێکی جوغرافیایی بەستە بەو شوێنە بەو بەستەرە بەو ناوچە جوغرافیایە ئەبزارێکی لەبەردەستە بۆ نمونە لە وڵاتانی سەرمایەداری ئێمە ئەبینین ژنان خاوەنی جستەی خۆیانی بە کاڵابوونی ژن لە ژێرناوی مافیاکان و لە ژێرناوی کۆمپانیا و مۆدلینگەوە خەریکە کۆیلەیی جنسی سەرمایەداری وای کردو کە ژنان وەکو کۆیلەی جنسی سیر بکرێت لە وڵاتانی ئەوروپایش کە ئێمە لە ژیانەکەی هەر بۆ جۆرە ئەبینین کە ژنان لێرەش خاوەنی ماف و ئازادی یەکسان نین نە بۆ کاری بەرابەر نە بە حقوقی بەرابەر و حتا ئێمە کرێکارانێکی جنسی لە وڵاتانی ئەوروپایی ئەبینین کە لە شۆنە هەژارەکانەوە بەبێ ئەوەی کە هیچ
سیستمێک هیچ حتا بهداشت پشتیوانیان لێ بکە حکوومەتێک پشتیوانیان لێ بکە لە ژێرناوی ئازادی لە جولارەوە تەجاوزیان پێ دەکرێت دەستێژیان پێکرێ ماف و ئازادی حەقی ئینسانیان لێزەوە دەکرێت گە پڕژێنە سەر وڵاتانی ئیسلامیە بینێت کە لەو ناوچە جوغرافیانە ژنان پێشتر زۆرتریان بووە هەمیشە لەبەرەوەی کە سەرمایه‌داری لەو بەشە دوو ئەبزاری پیاومەزنی و ئاینی لەبەردەستەوە ئەو دوانە هەمیشە مکەمەڵی یەک بوون بۆ پێخستبوونی ژنان و لە ئێستادا ژنان بەڕاستی لە ڕۆژهەڵاتی کوردستان وەک چۆن هەشتی مارس پارامێترێکە بۆ ژنانی هەموو جیهان ڕۆژی هاوپشتی و یەکدەنگی ژنانە بە هەموو ڕەنگ و نژاد و چین و توێژ و ئاینی مەسەبێکەوە دەنگی یەخوان هەڵبڕن زوتنەوەی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێرانیش توانی ئەم یەکگرتوویە بەرێتە دەرەوە لە ئێستا لە هەموو دنیا دروست مێژە ژیان ئازادی ژنان و پیاوان بە هەموو ڕەنگ و ئاین و نژادێکەوەڵێنەوە بۆیە بێگومان ئەم پارامێترانە شۆندانەری بەسەریەکەوە شۆندانەری دادنێت ئێمە پێشتر بینیمان کە خەباتی ژنانی ڕۆژاوا چەندێک پارامێتری جوانی بوو بۆ ژنانی ئەوروپا بۆ ژنانی ڕۆژهەڵات و بۆ ژنانی بەشەکانی کوردستانی و بێگومان ئێمە لە ئێستادا دەبینی ژنان لە وڵاتی تورکیا هاواری حق خوازانەی خۆیان بەرز ئەکەنەوە وەش بزوتنەوەی ژنان لە ئێران و کوردستان و ڕۆژهەڵاتیان بە پارامێتری خۆیان باس لەوە دەکەن کە کاتێک ژنان لە ئێران لە کوردستان لە ڕۆژهەڵات دەتوانن لەژێر سیستمێکی تۆتالیتێری وەک کۆماری ئیسلامی پایەکانی ئەو سیستمە ستراکتۆری سیاسی کۆمەڵایەتی سیستما نەفی بکەنەوە بێگومان ئێمەش دەتوانین لە بەرامبەر دیکتاتۆرێکی وەکو ئەردۆغان ڕاوەستین بۆیە بسووتنەوەی ژنان پرسی ژنان بەهۆی ئەوەی هەموو جێگایبی پرسا لە هەموو دنیایەت پرسا و هەمووش بەهۆی سیستمەوە بەسەرماندا سەپاوە وتم لە هەر ناوچە جوغرافیایە کە بووی بۆ ئەبزارێکی سەرمایه‌داری لە ئێستادا کە ئێمە لە سەردەمی سەرمایه‌داریدا دەژین بۆ ئەبزارێکی سەرمایه‌داری بەپێ ئەو ناوچەی دانایەتی ساوێنێتەوە یەک پرسمان هەیە پرسی ماف و نەمانی هەڵاواردنی ڕەگەزی لە بەشی ئابووریەوە بگرە لە حق و ئازادی ئینسانی خۆمانەوە بگرە ئێمە لە ئێستادا دەبینی کە لە وڵاتانی سەرمایه‌داری کە بانگەشەی ئەوە دەکەن ژنان لە وڵاتانی ئێمە ئازادن لە ژێرناوی ئازادی لە شولارەوە ژن وەکو کاڵەس لێدەکەی تۆ سەیری کە ئەو هەموو عەمەلی و ئەو هەموو پارە دەدەن سەرمایه‌داری بەکاردێنێ بۆ ئەوەی کە لە شولاری ژنان کە سایەتیمان خەریکە ئەگۆڕێ خەریکی مۆدێلێک لە ئستانداردێکی توانی نیشان دەدا ئەمە جۆرێکە لە کۆیلەی ئێمەش لە سیستمانەدا بۆیە پرسی ئێمە لە هەموو دنیایەکە ئێمە دەبێت نابڵێین بۆ کۆیلەی جنسیە بۆ کۆیلەی بۆ هەڵاواردن ڕەگەزیانە و ئێستاشدا بێگومان شۆڕشی ژنان لە ئێران و لە ڕۆژهەڵات هەم شۆندانەری پارامێتری لە شۆڕشی هەشتی مارس و هەموو شۆڕش بزوتنەوەکانی ژنان وەرگرتووە و هەم شۆندانەری زۆر پۆزیتیڤی لە ئێستادا هەیە لەسەر بزوتنەوەی ژنان لە هەموو وڵاتانی جیهان بەتایبەتی لەو ناوچەیە کە ئێمە لێی ژیان دەکەین ئەو بەشە ژینگەیەکە ژینگەی جوغرافیایی ئێمەیە وتم لە ئێستادا لە تورکیا تا لە عێراق لە سووریە لە ئەفغانستان هەتا زوتنەوەی ژنان زۆر پارامێتر لە زوتنەوەی ژنان ئێران و کوردستان وەرەگرت چونکە ژنانی سەرڕای لەژێر سیستمێکی توتالیتێ لەژێر سیستمێکی چەقبەست و ئیدئۆلۆژی کە تا سەر ئێستان تەیارە بە ماف و ئازادیەکانی ژنان توانیان هاواری حفاظانەی خۆیان دەربڕن خۆیان بەڕێزخستن بکەن و دەنگی ناڕەزایەتی خۆیان گوێی دنیای کڕی سەرمایه‌داری وڵاتانی دەرەوە بگێنن و ئەوانیش ناچار کرد دنیای دەروان ناچار کرد کە دان بە ماف و ئازادیەکانیان دابنێ و بێگومان ئەمە لە شۆڕشی هەشتی مارس لە بزوتنەوەی ژنان لە سەرتاسەری جیهان شۆندانەری سەرداناوە بێگومانی شۆڕشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران شۆندانەری دادەنێت لەسەر هەموو بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و بزوتنەوەی ژنان لە هەموو هاوڕێ هەتاو دەنگمانە بیسن هاوڕێ هەتاو زۆر سپاس دەکەم پەیامێکمان بۆ هاتووە پەیامەکە خوێنینەوە دواترە چی ناوبڕێک ئەبینین و دواتر دەگەڕینەوە لای میوانانی بەرنامەکە و داوا لە میوانانەکەم کە پرسیارەکان کە لێتانەکەین کەمێ بە کورتی جوای بنەوە بۆی کە کاتمان بێت و بتوانین بە هەموو پرسیارەکانمان لە ئێوەی خۆشەویست بکەین. بینەرێکمان لە شاری سنەوە پەیامێکی ناردووبووان نووسیوێتی ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنانی ڕۆژهەڵاتی کوردستان و جیهان پیرۆزبایی یەکەم
گوڵی ڕۆزی سوور لە سنە. زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە. گۆڵناز بینەرێکی تریشمان نامەی هەناردووە باوەشە بخوێنینەوە. بینەرێکی خۆشەویستمان دووبارە لە شاری سنەوە بە نازناوی شەعبان. پیرۆزبایە ڕۆژی 8 مارسی لە هەموو ژنانی ئێران و بە تایبەت کوردستان کردووە و دەستخۆشیشی لە بەرنامەکە کردووە. زۆر سپاس بۆ بینەرەوە. بەڵێ زۆر سپاس هاوڕێیانی هاوکارم ئەو ناوبڕە ببینی و دواترتینەوە بۆ لای میوانانی بەرنامەکەەوە. هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەری بانیاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێن ناهەرگیز بۆ ستەم نەبۆژینێکی بێبەرهەم هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبابە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیاو و ژند و بوو ناوەرێ بۆ یەکتری گرنگ و سەروەرێ بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی مارسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی بەڵێ گوڵنا زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارمان لە بەشی کۆنترۆڵ کە ئەو ڤیدۆیان پەخشەکردەوە. ڤیدۆکە مربوط بە مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ئەمڕۆهینی لە بۆکان بوو. دەستیان خۆش بێ. گوڵنا زۆر من شەڕێک بکەینەوە پێشەوە بکەینە میوانانی بەرنامە. زامی کۆنە گیانەکەم لەم غۆربەتە دەکولێتەوە کۆتری بەختم فڕیوە و چیزەکەم نایێتەوە ئەی پەری زات و فریشتەم هاوزەم و هاوڕێ سەفەر چاوەڕێ من تا هەنووکەش گەر گوڵی ڕوود بێتەوە دەچمە هەر شوێنێ عەزیزم یادگاریەکەت هەیە هەر بزە و پەی و نگاتم دەم بەدەم بیردێتەوە تۆ لە شاری نادیار و من لە تاراوگە خەمین کەی وەفایە تۆ بڕۆی و من لە بیری خۆت بیتەوە ئەو نیگای کاتی جوزەئیم هەر دەمێکی دێتە یاد مۆوی ژینم بەفری ئادارە و بەلەز دەتوێتەوە. زۆر سپاس چاوان دەست خۆش. قوربانەت با بڕۆینەوە لای میوانانی بەرنامەمان ئەگەر حازر بن هاوڕێ بەیان بڵێ هاوڕێ بەیان دەنگی ما بیسێ؟ بەڵێ 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 هاوڕێ بەیان ئەو دەستکەوتانەی بزوستنەوەی شۆڕژگەرانەی ژینا لە بوارەکانی ژناندا دەستەبەری کردوون و پاشەکشێ بە ڕژیمی کۆماری ئیسلامی کردووە ئێوە چۆن دەستنیشانیان کردن و کامانە؟ بەڵێ دەستکەوتی ژنان بە باوەڕی من هەروە کە باسم کرد لە وەڵامی پرسیاری پێشوتانە ژنان ئێستا زۆربەیان حجابی زۆرە ملیان لا بردووە و پاشکشەیان بە کۆماری ئیسلامی کردووە لە واقعدا وە کۆماری ئیسلامی خۆشی دەزانێت کە ئەم ژنانە ئیتر حجابی زۆرە ملیان نابێت و خۆشی تا ئەنازێکیش بەوە پێ بردووە کە ناتوانێ ئەم حجابە تەحمیل کا بە ژنان
ئەوە دەستکەوتێکی گەورەست بۆ بزوتنەوەی ژنان و دەستکەوتێکی تر کە بەڕاستی ژنان لە شۆڕشی ژینادا بەدەستیان هاورد ئەوە بوو کە ژنان دنیان بە توا و دنیاگەی توا و دنیا وڵاتەکان لە ژنان حمایەتیان کرد پشتیوانیان کرد و دەنگی ژنانی ئێران کە هانە ژێر سەختترین گوشارە لەلایەن سیستمی کۆماری ئیسلامیەوە حمایەتیان کرد و دەنگی ژنانیان بیست و هەروەها کە باسم کرد ئەم دەستکەوتانە دەستکەوتێک کە فرە مهم بوو هیچ وەخت تۆ باوەڕت ناکرد ژنێک بۆ قەناعەتە بگات و بێتە سەر شەقام و داوای مافی خۆی بکات یعنی زۆر سەخت بوو کە تۆ کەستە کەسێکا قسە بکەی ئەمە مافی تۆوە ئەمە حەقی تۆوە و ئەو قەناعەت نەکا بۆ قسەی تۆوە ئەسڵان کەسانێکە هاتنە سەر شەقام و دروشمی ژن ژیان ئازادیان ئەوتەوە کە تۆ تەسەورت ناکە ڕۆژێ بێتە سەر شەقام و خوازیاری مافەکانی بێت ئەمە دەستکەوتی گەورەست بۆ بزوتنەوەی ژنان و بە بڕوای من هەر ئەو ژنانە ئێستا لەسەر شەقامەکان بەبێ حجاب نە بە کۆماری ئیسلامی ئێژن و لە 8 مارسیشە زۆربەیان بەشداریان کردووە و ناو شەقامەکانی کۆماری ئیسلامیشە نا بە دیکتاتۆر ئێژن و ئەوە خۆی گەورەترین دەستکەوتە کە ئێمە ئەیبینین و هەروەها لە ئوروپایشە کە ئێمە بە ڕۆژانە ئەیبینین کاوتم حمایەت لە ژنانی ئێرانی ئەکەن و ئەوە خۆی گەورەترین دەستکەوتە بۆ ژنان کە ژنانی ئێرانی واقعان بەوە زۆر دڵخۆشن کە حمایەت دەکرێن ژنانی ئێرانی بەڕاستی بەتایبەت ژنانی کوردستان کە ساڵهای ساڵە خەبات و مبارزە ئەکەن لەو ئەرسا باشتر ساڵهای ساڵە تەجروبەیان هەیە لەو بوارە بەڵام زەخت و گوشار زۆر لە سەریان بوو بەڵام ئێستا ژنان 60% خوازیاری مافەکانی خۆیانن و 40%شیان بەداخەوە سریکیان هێشتا نەهاتنە سەر شەقام سریکیان بۆ قەناعەتە نەگەین یان بنەماڵەکانیان پشتیوانیان یان نەکردووە یا هێشتا هانە زێر زەخت و گوشارە وەلێدا هەر حاڵ بە بڕوای من دەستکەوتێک کە ژنان پێش هەموو شتێ بەدەستیان هاورد هەروەکە باسم کرد حجابی زۆرە ملیان زۆر لابردووە زۆرێک لە ژنان و کچان و دەستکەوتێک گەورە دەنگی ژنان بە تواو دنیاگەی و ئەمە بەڕاستی دەستکەوتێکی گەورەست بۆ بزوتنەوەی ژنان بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەیان بابڕێن لای هاوڕێ لەیلا کاریگەری پێشهاتە جیهانیەکان وەکو شەڕ نایەکسانی و ئابووری لە ژیانی ژناندا چۆن هەڵدەسەنگێن من دەنگیەوە نابیستم متوانن سوالەکەتان تێکرارکەنەوە دەنگتان نابیستم ئێستا دەنگمە بیسن کەمێ بەش قسەکەن دەنگتان بەڵێ وتم کاریگەریەکانی پێشهاتە جیهانیەکان وەکو شەڕ لەسەر ژنان بەتایبەت ژیانیان چۆن هەڵدەسەنگێنن و لە کوردستان و لە ئێرانیش پێش لەوەی کە من جوای سوالەتان بەمەوە من قسەکانی میێوانی بەڕێستان قسمەتێکی پێم وایە تەکمیلیکەم دوای جوای سوالامۆ ئیمڕۆ کۆمیتەی حەقیقەتیابی نەتەوە یەکگرتووەکان گزارشی خۆی ئێعلام کردەوە وەکو شتێکی گزارشێک کە پێم وایە باشە بزانن کە کۆمیتەی حەقیقەتیاب ئێعلامی کردووە کە حکوومەتی جمهوری ئیسلامی لە دوای شۆڕشی ژینا ئەو کەسانی کە زندانیانی کردەوانەی کە بازداشتیانی کردا بە شێوەی زۆر بە شێوەی غەیری ئینسانی هەم شکنجەیانی کردووە هەم بێرەهنەسازی کردوون ینی زۆر کەس مردی بەداخەوە دەستدرێژی جنسی قەراریان گرتە ژنان و پیاوان هەروەها ئەو گزارشەی کە کۆمیتەی حەقیقەتیاب بەرحاڵ مەجرحی کردا لەباری حقوقیەوە و هەروە لەباری شەرمەزاری بۆ جمهوری ئیسلامی ئەتوانێت زۆر تەسیرگوزار بێت کارساز بێت و ئەوەی کە حتا لە داهاتوو دژی جمهوری ئیسلامی دژی کۆماری ئیسلامی دەتوانن استفادەی لێکەن هەروە کۆمیتەی عێداڵەت بۆ ئێرانیان کەڵبەتە من هەواڵی ئەو شتم زۆر بێسەڵا کامڵ نییە ئەویش ئەو بابەتەی کە مەترح کردە ئەوەیە کە جمهوری ئیسلامی
ئەو ڕفتاری کە جمهوری ئیسلامی دژی زندانیانی خۆی بەتایبەت لە دوای شۆڕشی ژینا بۆ ئەو زندانیانە بوویەتی دقیقاً مستاقی جنایەتی عەلەیهی بەشەریەتە کاوێش ئەتوانێت زۆر مؤثر بێت لە داهاتوو بەتایبەت ئەگەر دادگاهای بینالمەلەلی ئیجاد بن دادگاهایەکە بتوانێت مشخەسەن فەرد ئەو کەسانێک کە جرمیان ئەنجامدا ئەوانەی کە دەستور دەهەندەی ئەو جورمانە بوون ئەوانە مجازاتکەن و بە هەرحاڵ بێ مەسئولیت نابن لەو شتێک کە ئەنجامیاندا دژی خەڵکوە ئەو جنایەتێکە لە ناو زندانەکانە لە دوای شۆڕشی ژینا بەتایبەت ئەنجامیاندا ئەو وەکو بەرحاڵ گزارشێک پێم خۆش بۆ ئەرسانکەم. ئێستا لەسەر مەسئلەی دوای ئەوە سوالێک کە ئێوە پرسیتان لە واقعیەتە ئێمە ئەگەر وەزعیەتی ئیمڕۆی ژنان لە نەزەر بگرین و وەزعیەتی داهاتووی ژنان بەپێی ئەو شتێکە لە دنیا پێشتێکە بەداخەوە ئیمڕۆ لە دنیا خۆ ئەبینین لە دوو سێ جێگای دنیا شەڕی عینی ئەمەڵی هەیە هەم شەڕی ئیسرائیل و بێستڵا حەماس هەیە هەم شەڕی ئوکراین هەیە و هەم لە بەخشێک لە وڵاتای دنیا ئێمە مشخەسەن تەبعیزی سیستماتیکە بینین بەپێ ئەو شەڕانش کە پێشاتەوە بەپێ ئەو تەبعیزش کە وجودی هەیە ئێمە بحرانی ئابووریش ئەبینین بحرانی اقتصادیش ئەبینین کە هەم لە شەڕە هەم بە ئیستلاح لە بحرانی ئابووریە ئەوڵین شتێکە تەأسیر یعنی ئەوڵین کەسانێکە تحتی تەأسیر قەرارەگرن بە وەکو قوربانی وەکو کەسانێکە لۆ کارە ساتا لەنا ئەو فاجعە قەرارەگرن ئەتوانین قسە لە ژنان کەین لە مناڵان کەین و لە کەسانێکە پیر و بێدەسەڵاتن هەر شتێکە حتا لە کۆنڤانسیۆنهای حقوقی بەشەریە وجودی هەیە ئەڵێ ئەگەر شەڕێک پێشات ئەگەر وەزعیەتێکی بێستڵاح کارەساتێک پێشات ئەو کەسانەی کە بێستڵاح لە مەعرەزی ئەو خەتەرا قەرارەگرن وەکو ژنان وەکو مناڵان وەکو کەسانێکە سن و ساڵێکیان هەیە وەکو کەسانێکە بە هەر دلیلێک بێدەسەڵاتن ئەوانە زۆرتر لە گشتی ئەشێ موردی حمایەت قەرار بگرن هەکو حقوقی ئەوان بەتایبەت لە ناو حقوقی شەڕ حقوقی بەشەر دووستانە وەختێکە شەڕێک اتفاقەکەوێ حقوقی بەشەر پاشێلەکرێ هاتن قوانینێکیاندانە کە لە وەختیوە مشخەسەن لەوان دفاعکەن یعنی لە ژنان لە مناڵان لە کەسانێکە زۆرتر لە گشتی لە مەعرەزی خەتەر و مشکلاتە هەن خۆ بەپێی ئەو واقعیەتی کە ئێمە ئیمڕۆ لە دنیا ئەیبینین ئەزانین وەزعیەتی ژنان ئالم لە حاڵی حازرە کە دوو شەڕی بەرهان مهم هەیە شتێکی باش نییە حتا کۆمەلگای نەودەوڵەتیش بەپێیتەوای ئەو کۆنڤانسیۆنانە بەپێیتەوای ئەو قەتنامانێک کە سادریەکە بەداخەوە نەیتوانێت کارێکی ئەمەڵی عینیان بۆ ئەنجام بات ئەوە واقعیەتێکە ئەیبینین ئەمە لە کشوەرهایەکە شەڕە لە کشوەرهایەکە بە قۆلی معروف بە سوورەتی سیستماتیک قوانینی دژی ژن هەیە قوانینی دژی ئەقەلیەتەکان هەیە قوانینی دژی ئێتنیکەکان هەیە دژی بەئیستڵاح بەخشێک لە کۆمەلگا هەیە ئەو قانونەکە وجودی هەیە بەڵام هیچ بەئیستڵاح شتێک بە ناوی مقاومەت بەرەنگاری ڕوبەڕووی ئەو قانونە وجودی نییە یعنی فقط کۆمەلگای بەئیستڵاح مەدەنیە کە ئەتوانێت لە خۆی دفاع بکات و ئەوەش کێشەیە بۆیە لێرە ئەگەر ساختارێکی بەئیستڵاح نەزانمەند وجودی نەبێ ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر جامعەی جەهانی حتا گەر لە ناوخۆی وڵاتەکانە ئەگەر لە ناوخودی کۆمەلگای مەدەنیە ساختارێک وجودی نەبێ شەبەکە سازیەک شکن لەگرێت ئەتوانێ کارەساتێکی جەهانی بخورکێنێ وەختێکە ژنان و مناڵان و زۆر کەس لە مەعرەزی ئەو خەتەرا هەن و هەروە لەباری ئابووریش و هەروە یەکێک لە میوانە بەڕێزەکان ئیشارەی کرد بە سوء ئیستفادەی کە لە ژنان وەکو جنسیەتیان ئەکرێ وەکو جنسیان سوء ئیستفادەیان لێ ئەکەن ئەوە لە واقعیەتە هەیە ئێمە حتا قوانینی بێئیستڵاح مەنعی ڕووسپیگەریمان هەیە قوانینی مەنعی قاچاقی ئینسانمان هەیە کە لێرە مەزوور لە قاچاقی ئینسان مشخەسەن قاچاقی ژنانە بۆ ئەوەی کە ئیستفادەی جنسیان لێ بکەن وەکو ئەوەی کە مەسەن ڕووسپیگەری گۆستەرش پێیاکات بە مەواردێکی هەروە کە خۆ لەباری حقوقی بینالمەلەل و خۆی مەسئلەی هەیە بەڵام تەئسیری مەسائلی ئابووری وەختێکە لە ئەمەڵە ئەبینین قوانینی کار هێشتا بەرابەر نییە دەرامەدەکان هێشتا بەرابەر نییە تەبعیزاتی کاری لە سەتحی جەهانە هەم لە وڵاتای پێشڕەفتە بە تۆسە ئەیافتە پێیان بێئیستڵاح پێشین کشوەرهای شۆمان و هەم لە وڵاتای جنوب کشوەرهای کە زەعیفترن فەقیرترن یعنی هەم لە شۆمان هەم لە جنوبی بێئیستڵاح کشوەرهای دنیا ئێمە ئەو ڕابطە نابەرابەرە ئەبینین ئەو تەبعیزە ئەبینین عەلەیهی ژنان عەلەیهی ئەوانەی کە بێدەسەڵاتن ئیتفاقەکەوێ و بەتایبەت لەباری ئابووریۆ خۆ ئەوان زۆرتر تحتی تەئسیرن بۆچی تحتی تەئسیرن لە کورد ئەرسانەکەم بۆ نمونە ئەرسانەکەم
ئێمە مەسەلەن سازمانی جەهانی بێداشت WHO بۆ نمونە ئەرزانەکەم قسە لە برسێتی جەهانیەکە قسە لە نەخۆشی هایکە کات زۆرتر ژنان ئەتوانن لە مەعرەزی بن قسە لە مەسەلەن بۆ نمونە فەرزەن حەت بەختێژم برسێتی سوێ تەغذیە دایک و مناڵان وەختێک کە فەرزەن قسە لە فەحشاکرێ لە فەقر زەنانگی فەقرەکرێ وەختێک کە فەقر حاکمە بێ ژنانە زۆرتر لە گشتی تاتی تەئسیری ئەو فەقرە هەن چون لەگەڵ یا فەحشا دێت چون لەگەڵ یا ئەنواعی جەرائمی جیاواز پێش دێت لەگەڵ یا ئێمە سن و ساڵی کەمی ئێزدواجە بینین ئەو مناڵانێکە لە مناڵیۆ ئەبن بە ئیسڵات مەجبوریانەکەن ئێزدواجکەن مناڵی کار ئەبینین تەواوی ئەوانە نابەرابەری ئابووریە کە بەخشێکی زۆرینەی لە ڕابطی نابەرابەری دەسەڵات اقتصادی جەهانیە بەخشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتی بەئیسڵام غێری دموکراتیکی حکوومەتەکان هەم لە شمال هەم لە جنوب هەم لە دەوڵەتای تۆسەیافتە زۆر کەمترە لە دەوڵەتای تۆسەیافتە و لە کشوەرهای جنوبە ئەو شتە زۆرترە بە نەتیجەکەشی لەسەر ژنان زۆرترە و لە نەهایەتە ئەبینی کە ژنان تاتی تاسیری ئەو دوو فاکتۆری شەڕ و مەسایلی ئابووری هەن و سازمانی مێرن مۆدام قساکای بە تۆسعی پایدار ئیجاد دەکەین لەگەڵ دەوڵەتەکانە هاوکاریەکەین بەڵام ئەمەڵەن فعلەن شتێک نابینین ئەو داهاتووی کە توانین قسەی لەسەرکەین پێم وایە جارێ ئەو داهاتوو کەشێت زۆر خۆش بێت داهاتوویەک بێت بەرابەری لە ناوبێ کەمێک دوورە چشمەندازەکەی بە نەزەری من بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا ئەچمە لای هاوڕێ هەساو بەڵام پێشەوە بە پەیامێکمان بۆ هاتووە پەیامەکە بخوێنمەوە ئەم هاوڕێ ئەزیزە نووسیە سلااو هاوڕێیان گوڵ ناز و چاوان ماندوو نەبن بە خێراتنی میوانەکانی شتانەکەم 8 مارس لە ئێوە و لە هەموو ژنانی کوردستان و ئێران و جیهانیش پیرۆزبایی یەکەم لە شاری ئێمەش شاری بانە بە سەدان نووسراوەی 8 مارس بە زمانی کوردی و فارسی بڵاوکرایەوە و درایە دەستی ژنان و پیاوان هاوڕێتان فواد لەبانەوە زۆر سپاس بۆ فوادی عزیز کەم پەیامی بۆمانە ناردووە زۆر سپاس بۆ بینەر خۆشەویستەمان زۆر سپاس هەتاویان با پرسیارێکیش لە تۆ بکەم بۆچی سەرڕای ئەم هەموو خەباتە و تێکۆشانە کە سەدان ساڵە بەردەوامە بەڵام ژنان ستەم لەسەر ژنان هەر کەم نەکراوەتەوە بەردەوام دەبێت و زۆرتریش دەبێت هۆکارەکەی چیە بەڕای تۆ هەرو جۆرێک کە خۆتان باستان کرد بزوتنەوەی ژنان ساڵهای ساڵە خەبەر دەکا بۆ نەمانی هەڵاوردنی ڕگەزی بۆ بەدەستێنانی مەف و ئازادیەکانی بەڵام هاوکات لەگەڵ سیستمگەری جۆرا و جۆرە بەرەوڕۆیە سیستمەکان ناخوازن کە بۆ نمونە ئێمە لە ئێستادا لە سەردەمی سەرمایه‌داریدا دەژین سەرمایه‌داری هەمیشە قازانجی بینیوە لە دووبەرەکی نێوان ژن و پیاو وەوتم لە هەر وڵاتی بە پێچەخنی جوغرافیاییەکەی ئەبزاری تایبەت بۆ شوێنەی پێ بۆ چۆستانەوەی مرۆڤەکان ئەوەی کە هاوڕێ لەیلا باسی کرێمە بۆ نمونە باستان لە ژنانێک کە بۆچی لە شەڕدا تأثیری خراپ وەرەگرن ئەوەیە شۆندانەری خراپ وەرەگرن ئەوەیە کە بۆ نمونە لە وڵاتانی ئیسلامی وەکو غەنیمەی جنسی سەیریانەکە لەبەرەوەی کە سەرمایه‌داری لەو بەشە ئەبزاری ئیسلام و مەزنی لەبەردەستە کە توش بە مافە ئازادیەکان لە وڵاتانی ئەوروپای شەرگۆشتووە مێژووی توندوتیژی دش بە ژنان هەڵاواردنی بەگەزی دش بە ژنان مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە و بێگومان ئەم مێژووە ئەم هەموو توندوتیژی و هەڵاواردن و ئاپارتایدی جنسیەتەیە پێویستی بە پۆتانسیێلێک و مەودە و تانێکی یەکجار زۆری هەیە ئەوەی کە لە بار بکرێ ئێمە ناتوانین تا ئەو کاتێک کە ئەم ڕژیمانە ئەم سیستمە دژە مرۆڤانە لە هەر وڵاتی بجۆرێک ئێمە بینیمانە کە لە وڵاتانی بێستا ڕۆژاواییش کاتێکی شەڕ هاتووتە گەرار و کە پێشتر باستان کرد ژنان استرێژیان کراوەتە سەر وەکو غەنیمەی جنسیەریان کراوە وەکو کوێلەی وەکو بەردەم بەکارهێنراوە کوێ لە وڵاتانی ڕۆژاواییش نکووە بەڵام ئەگەر ئێستادا لە وڵاتانی ڕۆژاوایی لە وڵاتانی پێشکەوتوو بە ئیسلا کە پردەی پێشکەوتنی بەسەر هەموو توندوتیژیە بەهایەدا هێناوە ئەگەر سێری ژێرخانەکەی بکەین دیسانەوە دەبینی کە توندوتیژی ڕا دش بە ژنان لە وڵاتانەش هەیە ئەمە بە هەوڵ و هیمەتی چالاکان و چالاکانی ئازادی خواز و بەرابەری تەواو بۆ کە تا ئێستاکە توانی وێنە سیستمەکان ملکەتی داخوازی خۆیان بکەن و سیستمەکانیان ناچار کردووە یاسا هەڵاوردن ئامێزەکان دش بە ئەوان لا بەرەوە تا بە ئێستاکەش ئەم خەباتە هەربوونی هەیە لە بچووترین مافیانەوە بگرە هەرەوە مەسەلەی دەستێنانی ئازادی لە شوورار ئەوەی کە تەجاوز بە مرۆڤێک دەکرێت دەژێرناوی ئەوەی کە خاوەنی لە شوورارەتی لە حاڵێکدا هیچ مرۆڤێک بۆ بڕە پارەیەک حازر نییە
پەیوەندیەکی ئینسانی لەگەڵ ئینسانێکی تر بگرێ ئەمە جۆرێکی لە تەجاوز کە کڕیار بە بڕکارەیەکی کە لەش و کەسایەتی مرۆڤێکی تر ئەکرێ ئێمە لە وڵاتانەش ئەبینین کە لە وڵاتی پێشکەوتوانە ئێمە کلەوەی مناڵانی کارە بینی ژنانی ڕۆژ پێبین کە لە وڵاتانی فەقیرەوە دێن بۆ ئێرە ئەگەر لە ئێستادا ئابووری نەقش و ڕۆڵی زۆر مهمە چونکە ژێرخانی هەموو سیستەمە کۆمەڵایەتیەکانە هەر لە ئێستادا ئەگەر لە ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی بۆ شێوە ڕەحایە سڕای ئەوەی کە بزوتنەوەیەکی بەرینی کۆمەڵایەتی و سیاسی کە هەموو ستراکتۆرە سیاسی و کۆمەڵایەتیەکانی کۆماری ئیسلامی خستۆتە ژێرکەوە و هێرشی کردوتە سەر ساڵهای ساڵ یاساگەری دژەژن ئەگەر دەبینی لە ئێستاشدا توندوتیژی بوونی هەیە دەستدرێژی جنسی بوونی هەیە کوشتنی ژنان لە ژێرناوی شەڕەف و ناموس بوونی هەیە کە من ئەوانەش بەقوڵی دەوڵەتی ناوە بن ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئەو سیستما قازم دەبینێ لە وەرەکیانەوە ژن و پیاودا ئەو سیستما قازان دەبینێ لەوەی کە ژنان و پیاوان بە هەماوەردی ڕێگەزیەوە ژیان و بێگومان ئەم سیستمانە پۆتانسیل و هێزێکی یەکگرتوویی یەکجار زۆری پێویستە بۆ ئەوەی کە دان بە منف و ئازادیەکانی ژناندا بێت ئەگەر لە ئێستادا لە ژن هەر بۆ نمونە لە ژێر دەسەڵاتی ئێراندا کە ژنان لە ئێستادا ڕای ئەو شۆڕشە کۆمەڵایەتی ئەو توندوتیژی ڕایەش بێ ئەمە دەگەڕێتەوە بۆ ژێرخانێکی ئابووری دارمە و بۆ هەڵاوردنێکی چینایەتی یەکجار ڕەها کە حتا هەژاری لە ئێران ژنانە کردوێتەوە و بێگومان لە ناو سیستمێکدا کێشەی ئابووری هەیە بۆ نمونە ئێمە لە کوردستان ژنان لەگەڵ شارە فارسنشینەکان جیاوازیان هەیە لە هەلیکاری لەبارەوە لە بواری ئابووریەوە لەگەڵ ژنانی مەرکەز فەرقیانە لەبەرەوەی کە ئەم بەشە بەهۆی ئەحزابی سیاسیەوە هەمیشە کەوتوتە حاشیەوە و ئەمە کارێکی وێ کردو کە ژنان نتوان بە شێوازێکی باش لە هەلیکاری ئابووری لە پوشانەوەیکی ئابووریدا نەقش و ڕۆڵیان هەبێ لەم بەشانە بافتی عشیرەی زیاتر زاڵ بووە کلتوری چەقبەست و زیاتر زاڵ بوو ژنان زیاتر توندوتیژیان بەرامبەر کراوە و بێگومان لە ئێستاشدا لە ئێرانیژی حاکمیەتی کۆماری ئیسلامی بەتایبەتی سەرڕای ئەم شۆڕشە ڕەهایە ژنان دیسان دەچەوسێنەوە قەتری ئەمری دەوڵەتی لە ژێرناوی کوشتنی ژنان لە ژێرناوی شەڕەف و ناموس ئەو هەموو توندوتیژیە ڕەهایەتە بە هەنووتر بەردەوامە سەرڕای ئەو ڕێنسانسەی کە هاتوۆتە ئارا ئەو شیانەی سیاسیە و ئەو نەوە بەرینە کۆمەڵایەتی ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەو داڕمانە ئابووری کە کۆماری ئیسلامی هۆکارەکەوێتی کە ساڵهای ساڵ لە بەرامبەر دنیای دەرەوە بە بڵبڕیەکانی ئەو هەموو ئابلۆتە سیاسیە ئابلۆقابووری بەسەر ئێلاندا سەپاوە باجەکەی خەڵک ئەیدەن بە تایبەتی چینی هەژار و چینی بێدانانی کۆمەڵگا بۆیە ئەوکەوتم ئەم هەموو توندوتیژیە ڕەهایە کە لە سەرەتای ئارەی مێژووە بە هەموو سیستمەکانەوە تابانوتە کە سیستمی سەرمایه‌داری ئێمە تێدا دەژین و ئەبزاری قوبەت بەخۆی لە هەر وڵاتێکەیە بۆ چۆسانەوەی ژنان ئەم هەمێژووە تاریکە لە توندوتیژی و هەڵاواردن ڕێگەزێ پۆتانسیڵێک و دەرەتان و کاتێکی یەکجار زۆری دێ بۆی کە بە یەکجاری ئەم هەڵاواردنە بنبڕ بکرێت و ئەمە بە هیمەتی ژنان و پیاوانی ئازادی خواز پیاوە ژنان و پیاوانی یەکسانی خواز لە یەک سەنگەردا دش بە سیستمەکانە کە دێتە ئارەوە. بەڵێ زۆر سپاس. ڕێگۆمەز لەسەر ئیزنت من بۆمە لای هاوڕێبەیان ئێستا لەسەر هێڵە هاوڕێبەیان ڕای ئێوە سەبارەت بەم پرسیارە چییە؟ پێتان وایە بۆچی سەرڕای ئەو هەموو خۆڕاگری و خەباتی ژنان کە بەردەوامە بەڵام هێشتا ڕۆژانە دەبینی لە هەموو گۆشە و کەناری دنیا توندوتیژی نسبەت بە ژنان دەنەوێنرێت؟ بەڵێ بەداخەوە وایە بۆ نمونە لە ئەوروپا کە خۆیان ئەیژنێمە دەوڵەتهایەکی مۆدێرنین و دەم لە حقوقی بەشەر ئەدەن بەڵام بەداخەوە ساڵانە بەدەیان ژن دەبنە قوربانی سیستمی پیاوسالاری و هەروەها لەلایەن سیستمی سەرمایه‌داریەوە ئەبن بە قوربانی و توندوتیژیان بەسەردا کردێت. بەداخەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هێشتا زۆربەی لە وڵاتەکان نازانم چۆن بێژم بەڕاستی یعنی بە حدێک قوانین هایکیان هەیە کە ژنان ڕۆژ بە ڕۆژ دەکا بە قوربانی. بۆ نمونە مەسەڵان لە ئەڵمانە زۆربەی لە ژنەکان حقوقیان لە پیاوەکان بۆ نمونە کەمترە
و ئەمە خۆی ئەگەڕێتەوە بۆ سیستمێک کە بەڕاستی سیستمەکە کارێکی کردووە کە ژنان خۆی ئەچەوسنەوە و بە بڕوای من قەوانینێک کە حاکمە لە ئەوروپا کارێکی کردووە کە هینەکان زۆرتر ئەبێتەوە چۆن بێژم مەسەڵەن قدرەتێکی داگە بە سیستمی سەرمایەداری بە دەوڵەتەکان کە زیاتر ژنان کەن بە قوربانی و ئەمە بە بڕوای من کاری ئەوێت کاریش بەچە ئەکرێت بزوتنەوەی حەقخوازانە بزوتنەوەی ژنان بزوتنەوە هەیە کە لەو بوارە کار و فعالیت دەکەن دەبێ زیاتر لەم بوارە کارکەن. من بۆ نمونە لە خۆدی ئەڵمانە بینیومە مەسەڵەن ژنانێک کە ڕانندەی ئۆتۆبوسن حقوقیان لە پیاوەکان زۆر زۆر کەمتر بووە دێوا گەڕێتەوە بۆچەوە سیستەمێکە کە بەسەر ژنانە حاکم بووە و کاتێکیش باس کراوە وتویانە کە ژنان لە باری جسمیە و لە پیاوان جسمیە و هینترن مەسەڵەن زعیفترن یعنی ئەوەیانە لە نەزەرا گرتووە و بەداخەوە با تەوەجۆ بەوەی کە ئەو هەموو کارفعالیەتە ئەکرێت ئێمە بەڵێ بەداخەوە ڕۆژانە شاهدین کە ژنان ئەون بە قوربانی ئەم سیستەمەلا و ئەگەڕێتەوە بۆ سیستمی زۆرتر سەرمایەداری کە دخالەتی هەست لە ناو دەوڵەتەکانەوە بۆیە بەداخەوە ئێمە هەر ڕۆژە شاهدین چە لە ئێرانیشا چە لە ئوروپایشا بەداخەوە و دەبێ ئەمە کاری بۆ بکردرێت و چۆن توندوتیژی مبارزەی بۆ ئەکرگێ خەباتی بۆ ئەکرگێ دەبێ ئەمیشە بەڕاستی بۆ بکرگێت خەباتی بۆ بکردێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێبەیان. بینەرێکمان پەیامێکی ناردووە ئەم پەیامە بۆ هاوڕێ لەیلا خوێنمەوە نووسیە تکایە مەسایل و حقوقی ژنان با کەمتر لەسەر حیجاب فکوس بکرێت پایماڵی حقوقی ژنان گەلێک لەوە ئەولاترە ڕایەوە چی هاوڕێ لەیلا ئەو بینەرە خۆشەویستە ناوی فواد لەبانەوە قەنەکە دەفێکی کە پەیامەکەیان خوێنەوە پەیامەکەی ئەوەیە وتیە مەسایل و حقوقی ژنان فقط حیجاب نییە لەوە زیاترە ڕاتان چیە و پێتان وایە لەوە زیاترە؟ بێشک مەسایلی کە مەربوط بە ژنانە ببەخشن مەسایلی کە مەربوط بە ژنانە تەقلیلی بینەوە فقط بە مەسئلەی حیجاب پێم وایە کە بەخشێکی ئەسڵی لە شتەکەمان لەبیر چووەتەوە یا ئەڵێ دامان شاردا بەڵام حتمما حجابش بەخشێک لەو شتەیە بەس لەسەر خودی حجاب لە شتێک نییە کە ئینسانە یا بەسەریە من تایسر بۆ خودی خۆم لە بەرنامەکە ئێشارێکی تایبەتم بە بەحسی حجاب نەکرد دۆستان ئێشاریان کرد پێما بوویتر من لازم نییە کە ئێشارەیەکەم بەڵام ئالێرە من بە باسەکە مێقدارێک بێستەڵا باسری بکەم تمشاکەن مەسئلەی حجاب نییە مەسئلەی ئازادی ئینسانە حەقی انتخاب لەسەر جسمی ئەوە مەسئلەیە ئەو حەقی انتخابی ئینسانە لەسەر جسمی لەسەر لەشی لەسەر فکری فقط حجاب نییە ئەو حەقی انتخابی ئینسان لەسەر لەشی ئەوەی کە ئینسان تەغییری جنسیەت بە مرۆڤ ئەتوانێ بێستەڵا بەو شێوەی کە پێی خۆشە بۆ نمونە لەباس کاتە بەری مرۆڤ بەو شێوەی کە پێی خۆشە لە لەشی خۆی ئیسفادەکە ئەمە لە ئەسڵا بنیادێکی فکری فەلسەفی تایبەتی هەیە ینی ئێمە گەربینەوە ئەو بشتە بە شێوێک تەحلیلی بکەین ئەگەڕینەوە سەر باسیەوەی کە ئایا ئینسان زاتن ئازادی هایەکی بۆ خۆی هەیە یا زاتن ئایا ئینسان ئازادی های ذاتی هەیە بە چەندێک ئینسان لە ناو کۆمەلگا ئەو ئازادیە ئەتوانێت عەمەڵیکە یا کۆمەلگا کە بەحسی لەسەر خێری عمومیە ئەتوانێت ئازادی فرد ئازادی تاک محدود کات ینی بنیامایەکی فکری فەلسەفی هەیە کە بە سەدها ساڵە ئەندێشمەندان و ڕۆشن فکران و بێسەڵا ئەوانەی کە لە بە تایبەت لە حوزەی فەلسەفەی سیاسیە کاریان کردە لە باسی ئازادی کاریان کردە لە جان ڕابرتس گرتێتی تا مەسەلەن کەسانێک پێش لە ئەوەکو فەرزەن مەسەلەن توماس هابز و مەسەلەن جان لاک و سەدها ئەندیشمەند لە دنیا و ئەندیشمەندانی دنیای معاصر هەروە باسییان لەسەر کردە کە حد و حدودی ئازادی نوعی بەشەر چەندێکە ئەو ئازادیە ئایا ئەرجەحیەتی ئازادی فەردە یا ئەرجەحیەتی ئازادی جەمعە
کۆمەلگایە ئایا ئێمە شتێکمان بە ناوی خێری عمومی هەیە شتێکمان بە ناوی خێری عمومی کە بتوانێت لەسەر خێری فەردی زاڵ بێت یا خێری فەردیە کە لەسەر خێری عمومی ئەتوانێت زاڵ بێت هەروە بەختی کە قسە لە ئازادیەکانەکەین کە تەقسیمەندیەکە حتا مەسەلەن ئازادی ژینگەی ئێمە چەندین نەسڵ ئازادیمان هەیە نسلی مەسەلەن نسلی ئەوەڵی حقوقی بەشەر نسلی دووەم نسلی سێوەم چوارم و پەنجم کە هەر کام لەمانە بۆ خۆیان تعریفی تایبەتیان هەیە بەخشێک لەو حقوقی ئینسانە لەسەر جسمی لەسەر لەشی خۆی لەسەرەوەی کە ئەو ئینسانە بەپێی لەشی خۆی چی توانێت لەگەڵ لەشی خۆی بکە ئایا ئەتوانێت خۆی ئەگەر بۆرقەبات حەقی خۆی بۆرقەبات ئەگەر گەرەکی نەبێ بە ئیستلاح بۆرقەبات ئەگەر گەرەکی بێ وەکو کەسێکە لە ئوروپا ئازاد دەگەڕێ ئازاد بگەڕێ ئەگەر گەرەکی بێ لە ڕووسەری ئیسفادەکە ئیسفادەنەکە چەندێک حەقی هەیە ئەمە باسی خەڵک و حکوومەتە يعني حقوقي أساسي خلق أما مسألة أصلية وقرنا خدي حجابي ما بيني مثلا لولاتي كي أوروبا يا هرولات يعني كدوسان باسيان لسر كدول بتمن أو رخنش كم أرسكم هو فقط لولات هاي سرمایه دارين لحد لخدي ولاتي كومونيستي شا إما وقت قساكن بيشربوني حقوقي جنانا بينين أوني كلولاتي كومونيستي بلين بهشته دروس كلا زور دار خرابت لو شتي كلولاتي سرمایه داري هي ولا باقيتي شتي كأي بينين هر لولاتي كيشكا أين إيديولوژي لسر خلق حاكمة وكو جمهور إسلامي وكو دولتي باصطلاح فخيمي طالبان كتعزى دروس كلا لتواي أواني إما أبيني مسألة إيديولوجية وقتك إيديولوجية لسر إنسان حاكم بيتبا بتوانت حقوقي أولية وإنسانة بناوي إسا بناوي آين بناوي إيديولوجي برتر بناوي حقوقي خيري عمومي خيري باصطلاح دولتي بناوي شتك بناوي أخلاقياتي برتر بناوي أويك دركي بهرشي شد خوي دروسي كافي بلي أو بهشتك أي بقرارة برون من أشياء مسيرة كان يشانكم أبي بوجه حامي كبراسي دروس كنا بباشن بقولي كان بوبر الله جهان مكان كي دروسي كان أمريكا بعدي بهشتان بإنسانه كان أمريكا بعدي بهشتان وخوان جهان دروسك بوكم الجا جهان دروسك دقيقا هروش تتفاقد بس أولين يكيك لأولين بحث كان بحثي حجابة بقرنا إما لويش من مهم ترهيا بحثي أويك تو وكم روفك بجواني بونمون إعلامي جهاني حقوقي بشر خوانه لازم نوصل شلوهش أقل دبير ما بتسي مادة أولين مادة كان يكتو حقي جيانة ده كي أو حقي جيانة لخلق سنته حكومتك دي حقي جيانة لخلق سنته دي حكومتك أتواني إنسان إعدامك شوار نفري مدتك لما بر إعدامك ده نفري لدواء شورش يجينا إعدام كده وقت أو حق بخويات يجب نتوانم خلق إعدام كم أو حقي حاكميتي منا حقي منا وكو خيري برتر وكو خيري عمومي برتر شيئات بخلق أو مسألة دي خو وقت تو تشكولترين ما فتو خلاصة أنا كم وقت تشكولترين ما في إنسان پێشێلەکرێت معلومە گەورەتری مافەکەشی کە حەقی ژیانەتی پێشێلەکرێت و نامێنێتەوە خەڵک بەداخەوە بۆ چکولەتری مافەکانیانی سەقەری کەشەڕەکەن ئەوە مەسئلەیە وەگەرنا گەورەترین مافەکان هەیە کە تۆشی لەسەری شەڕی بەڵبەتە لە کوردستانە لە ئێرانە لە دوای شۆڕشی ژینای کرد مافە ئەسلیەکانیش هاتووەتە بەر ناو مەیدانما خەڵک خەریکە بۆ توای مافەکانیان شەڕەکەن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ لەیلا چاوانیان فەرموو. بەڵێ پەیامێکمان بۆ هاتووە بە ئەو پەیامە بخوێنمەوە گۆڵازگیان پەیامەکە مەراسمی بەڕێوەچوونی 8 مارس لە بۆکانە بەڕێوەچوونی مەراسمی 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان ڕۆژی هەینی 8 مارس ڕێوەڕسمێک بە بۆنەی ڕۆژی جیهانی ژن لە شاری بۆکان بەڕێوەچوو سەرەتای ڕۆڕسمەکە بە سرودی ئەنتەرناسیۆناڵ سرودی هاوپشتی جیهانی شوێنی کرێکار دەستی پێکردووە پاشان دقیقەیەک بەزەنگی بۆ یادیگیان بەخسکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم و هەروەها گیان بەخسکردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی ڕاگەنجراوە لە درێژەی مەراسمەکەیشدا بەیانەی 8 مارس لەلایەن یەکێک لە بەشداربووانەوە خوێندرایەوە دواتر شعری دارەوتن یەکێک لە شارەکانی شەفەق لەلایەن یەکێکی تر لە بەشداربووانەوە خوێندرایەوە و کەش و هەوایەکی تایبەتی بە مەراسمەکە بەخشی دوابەشی مەراسمەکە بریتی بوو لە قسەوباسی بەشداربووان سەبارەت بە مێژووی 8 مارس و ڕۆڵی بەرچاوی ژنان لە شۆڕشی ژینادا و پاش دوو کاتژمێر ڕۆڕسمەکە لە ناو شادی خۆشی بەشداربوواندا کۆتایی پێهاتووە جێگەی ئاماژەی شەکە دەوروبەری شوێنی مەراسمەکە بە دروشم و پلاکاردی شۆڕشگەرانە و تایبەت بە 8 مارس ڕازێنراوەتەوە. گۆڵناز شەڕێکیش بخۆنینەوە پێش ئەوەی کە دیارەکە بەرنامەکەمان کەمی ماوەوە گەرەکمانە ئەوەی کە لە شاری سلێمانیش ئیمڕۆ ڕێڕسمێک بووە خۆپشانزان بووە ئەوەیش بخۆنینەوە ئەمە وەکو کۆتا شعر
هێشتا نەمدیس بووی وشەکانت بوون بە خوێن و ڕژانت زەماری سەنیای شەوانم پەیوەکانت بوون بە کانی بۆ لێوی وشکی هۆنراوەم بوون بە تارا بۆ بووکی تەلاری خەیاڵی هەفتانم هێشتا نەمدیس بووی بڕواکانت بوون بە ئاسمانیەوین و تریفەی خەونی مانگانم بەڵام کاتێ خۆتم بینی و زەردەخەنەت لەو دەمەوە بووی بە ڕۆژ و بووی بە ساڵ و بووی بە هەموو ساتەکانی خۆم و ئەم شارانم. زۆر سپاس چاوانگەن وەکو دوایین پرسیار لە میوانانی بەڕێز لە هەتاوە دەست پێەکەین هەتاوگیان داهاتووی بزوتنەوەی ژنان چۆن دەبینی؟ بێگومان هاوڕێ بەناز جۆرێکی هاوڕێ لێلەش ئاماژەیەکی زۆری کرد بە ئەوەی کە خۆشببینین ئێمە بۆ بزوتنەوە چونکە بزوتنەوەی ژنان لە ئێستادا خاوەن گوتاری سیاسی خۆیەتی و خاوەن داخوازی بەرحەقی خۆیەتی بتوانێتی نەتەنها لە وڵاتانی ڕۆژاوایی حتا لە ژێر سیستمە تۆتالیتێرەکانیشدا خاوەن ڕاو بۆ چوون و گوتاری سیاسی خۆی بێ بێگومان ئەم بزوتنەوە قەت بەرەو دووە ناچێتەوە لەوانەیە بەهۆی زەخت و زۆر و بەهۆی ئەوەی کە سیستمەکان دەسەڵاتی ڕەهان هەیە بە تایبەتی لە ئێران ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی کە هەمیشە سیاسەتی شەلم کوێرم خۆناوێروی لە بەرامبەر بیست و ئازادی و داخوازی بەرحەقی خەڵک ڕەچاو کردووە لەوانەیە زۆر جار بۆ ئەوەی کە سەدەمەی کەمتر ببینن بە جۆرێک داشەکشەیەک بەخۆیەوە بینێ بەڵام لەگەڵ هەر ڕووداوێکی کۆمەڵایەتی خۆی بە ئاپدێت دەکاتەوە بەڕێخستنێکی باشتر پۆتانسیێڵێکی باشتر و بە ئاگاهی و شیارێکی زیاتر دێتەوە بۆ ڕەپانی سیاسیەوە بێگومان ئەم سیستمە من هەمیشە وتومە کۆماری ئیسلامی لە سەرەتای هاتە سەرکارێەوە ژنانی لە ڕێگای یاسا هەڵاواردن ئامێزەکان و ئەو هەموو کلیشە جنسیەتی کە لەناو کۆمەڵگادا هەر لەلایەن سیستمەوە گوازراوە بۆ ناو کۆمەڵگاوە دوێژ خۆی لە دوو جۆری توندوتیژی بەرامبەر بە ژناندا وەکو فیزیکی و ڕۆحی دەرونی دیتەوە ئەم باش بەوە گەیشتبوو بە تایبەتی لە دوای هاتن سەرکاری کە خەباتی میلیۆنی و ڕژانە سەرچووکان میلیۆنی ژنانی بینی باش بەوە گەیشتبوو کە ئەم ژنانە دەسەڵاتی لەرزۆک و لەرزۆکتر دەکەن و لە ئێستادا من بە بێڕاوایی بەوە ئاڵێم کە ئەو سیستمە کە زراوی لە بزوتنەوەی ژنان چوو بووە هەموو هەوڵەکانی خستەگەڕ و ئەوەی کە ژنان لە پرۆسەی سیاسی و ئابووری دوور بخاتەوە و تەنیا ڕۆڵی دایکێتی پێدانم لە کونجی ماڵەوە وەکو ئەبزارێکی جنسی کە خزمەت بە ڕەگەزی پیاو دەکا وەکو ئەوەی کە پیا و خاوەندارەتی موکی بەسەر ناحێتە ناوگەڵی ژندا بووە ئەم سیستمە هەر لەلایەن ئەو ژنانەوە دەڕوخێ و ئەم ژنانە لە داهاتوودا دەتوانن ژیان و ئازادی و مافی خۆیان بەدەست بێنن و ئەمە تەنیا و تەنیا بەنەمانی ئەو ڕژیمە مسۆگەر دەبێ بێگومان هەموو شۆڕشێکی کۆمەڵایەتی دەبێت بە ئاکام بگا و ئەمە پۆتانسیێڵێکی باشی دەوێت و پێویستە بەلاڕێدانێتوە و ئەم زۆتنەوەی کە لە ئێستادا بوونی هەیە بووری بەسەرمان بۆ تۆزێکەڵم مشکە ئەم زۆتنەوە کە لە ئێستادا بوونی هەیە و لە ئێستادا لەسەر پێەیە بە هەموو چین و توێژەکانەوە بە دروشمێژن ژیان ئازادی پاشەکشەیەکی بەخۆ نابینێ و پاشەکشە بە ڕژیمێکی دڕندەترین ڕژیمی سەردەم دەکاوە لە ئێستادا خەریکە باز لێ دەکا لەگەڵ نەمانی ئەو ڕژیمەوە هاتنە ئارای هاتنە سەرکاری هەر دەسەڵاتێکی تر ئەبێ ئەوانی یەکەم پرسێک کە دەبێت چارەسەر بکرێت پرسی مەسەلە و پرسی ژنە و داخوازی ئەوانە چونکە ئەزممویشیان وەرگتووە لە بزوتنەوەکانی تر لە شۆڕشەکانی تر کە دوای بە دەسەڵات گەیشتنی دەسەڵاتانی تر سەر لە نۆژنان سەر لە نۆ هەوڵیاندا بوو ئەو مافانەی کە لیان زەڵت کرابوو بۆیە بێگومان ئەم بزوتنەوە بەردەوامە بێ تا نەمانی وزارەتی و ڕژیمە و ژنان بۆ تەنسیڵ و بۆ هێزا بۆ ئاگریە و شتیاری کۆمەڵایەتییانە لە هەموو هون و قوشبنێکی ئەم جیهانەدا دەتوانن بە یەکگرتووی دەسەڵاتەکان ملکەت پێویست و داخوازیەکانی خۆیان کرد هیوادارم بێ هیچ مرۆڤێک دەستی مرۆڤێک نەچەوسێتەوە مافی پێکوز نەکرێ و هەموو ئینسانەکان لەژێر دەسەڵاتێکی ئینسانی مرۆڤەوەدا بمەک و ئازادی یەکسان ژیان بەسەر بێنن. بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەچاو هاوڕێ لەیلا بە کورتی و هاوڕێ بەیان دوای هاوڕێ لەیلا داهاتووی بزوتنەوەی ژنان چۆن دەبینێت چون کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتاییەچێ پێم خۆشەوەیش دوای قسەتان بکەن. دەنگی منەویسن؟ بەڵێ بەڵێ.
چاوتان لێبێ ئێمە ئەگەر ڕوانگەیەکی واقعگەرایانەمان لەسەر بزوتنەوەی ژینا بێت ینی واقعگەرایانە شتەکە ببینین تا ئیمڕۆ لە حاڵی حاضرا بزوتنەوەی ژینا لە حاڵەتی منفعلی خۆیەتی کە هۆی زۆری هەیە هۆی ناوخۆ هۆی دەلایلی زۆری هەیەکەوە باسی خۆی گەرەکە بەڵام وەکو جۆنبشێکی ژنانێش ئەگەر چاوی لێکەین بەخشی ئەو جۆنبشەم جۆنبشێکی بەستڵا کوردستانیە هەم جۆنبشێکیشە کە خەڵکی ئێران لە ناوی بەشدار بوون بە هەم جۆنبشێکی ژنانەیە ئەگەر وەکو جۆنبشێکی ژنانە چاوی لێکەین هێشتا زەمان زۆرە بۆ ئەوەی کە ئەو جۆنبشە وەکو جۆنبشێکی ژنانە وەکو ئینقلابێکی ژنانەگەر زۆر لە شاید زۆر کەسیش ڕەخنە بگرن لە قسەکەی من زۆر کەسیش بڵێن دروستە ئەو قسە هێشتا زۆر زۆر ئێمە حتا لەبارەی باسێش و لەبارەی دروست یا غەڵەت بوون و قسە باسێکیشمان ببێت بەڵام ئەگەر وەکو جۆنبشێکی ژنانە چاوی لێ بکەین هێشتا ئەم جۆنبشی ژنانە ڕێگای زۆری ماتکە بڕوات ینی ئەم جۆنبشی ژنانە بربەستی کۆمەڵایەتی هەیە بربەستی ئیدۆلۆژیکی هەیە بربەستی بەستڵات بە تایبەت حکوومەتی قانونی قدرەت دەسەڵات لێرەشێ بڵێن قدرەتێکی زەق کە ئەو قدرەتە زەقا بە تایبەت لە حکوومەتایی کە توتالیتێرە زۆرتر لە بەرچاوەیە بە لە نەهایەتە ئەو قدرەتی کە وجودی هەیە ئەو بربەستانە بەعسە بێکە شۆڕشی ژینا ببەخشن جنبشی ژنانە جنبشی ژنانەی ژینا باشترە بڵێم هێشتا زۆری مات وەکو نەوجەوانێک وایە کە گەورە بێت بێ بە ئینسانێکی باڵغ بێ بە کەسێک کە بتوانێت خۆی بە سوورەتی مستەقل خۆی نیشان بات مەزورم ئەوەیە کە ئەم جۆنبشە لە ئەسڵا زۆر بربەستی زۆرە دەبێت ئەو بربەستانە مەرحەلە بە مەرحەلە کەم ڕەنگ بنەوە بە ئەوەیش نیازی بەوەیەکە ساختار و سازمان و ئینسجام و نەهات لە ناو کۆمەڵگا هەم لە کوردستان هەم لە ئێران هەم لە ڕۆژهەڵاتی ناوڕاست هەم لە سەتحی جەهانی لە وڵاتای شۆمال لە وڵاتای جنوب لە سەتحی دەوڵەتەکان لە سەتحی کۆمەڵگای نێودەوڵەتی لە تەواوی ئەوانە یا لە زۆربەی ئەوانە بە شێوەیەک شکل بگرێت کە بگەینە شتێک بە ناوی حەق و حقوقێکی بەرابەر کە نەبێ بە شتێکی زۆر بێستڵا عجیب حق و حقوقێکی بەرابەر کە ئەتوانێت بۆ ئینسان بمێنێت و لێرە ئیتر باس لەسەر ژنیا پیاونیە باس لەسەر مرۆڤە ئەو شتێک کە وەکو حقوقی ذاتی بەشەرەی ناسین وەکو حقوقی ئینسانیی ناسین کە هەر ئینسانێک هەر مرۆڤێک لەوە بەرخوردار بێ ئیتی یعنی لە مەرحەلەیەک هایتر حقوقی ژنیا حقوقی پیاو نەمێنێ ئەمە دیارە ئیدئالە بەخشێکی متعارف لەوێش بگەین مناڵێم بەشەر شاهکاری کە دەگەر بتوانێت بە بەخشێکی متعارف نازانم چەندێکەوە بەخشە متعارفەی باز بگەین شاهکارە ئەگەر دەوڵەتەکان ئەو دموکراتیک بن ئەگەر سازمانەکان و نەهادەکان ئاوا شکل بگرن ئەگەر ئێرادێکی قەوی وجودی بێ مانە و بربەستەکان کەمڕەنگ بنەوە ئەوەش بۆ خۆشتێکی ئەرسانەکەم ئیدعالێکە بێت بەڵێ زۆر سپاس هاوڕێ بەیانەوە فەرمونون بەڵام بە کورتی چون کاتی بەرنامەکەمان کەمە بە بڕوای من جنبشی ژینا یا جنبشی ژنان دەبێ زیاتر تەقویەت بکردرێت کاتێک تەقویەت بکردرێت ژنان ئەتوانن زیاتر بێنە سەر شەقام زیاتر خوازیاری مافەزەوت کراوەکانیان بن و بە ویست و داخوازیەکانیان بگەین هەروە زانین ژنان نیوەی لە جامعەی بەشەریەن و ژنان حەقی خۆیانە بە ماف و ئازادی ڕەوای خۆیان بگەین و دەبێ ئەم ژنانە کە خوازیاری مافەکانیانن دەبێ حمایەت بکرین هەروواکە باسیشم کرد دەبێ حمایەت بکرین ئەگەر ئەو ژنانە حمایەت بکرین بێگومان هەڵاواردن نامێنێ تەبعیزن نامێنێ و ژنان بە مافی خۆیان ئەگەین کاتێ ژنان دەسەڵات نیە لە دەستیانە و خۆب معلومە ڕژیمێکی وەکو کۆماری ئیسلامی کە پڕە لە جنایەت کە پڕە لە قوانینەکانی لە دژەژن و سەرکوتکردنی ئینسان خۆب معلومە ژنان ڕۆژ بە ڕۆژ بێمافیان پێ ئەکرێت و دەبێت جۆنبشێک کە بەڕێ کەوتووە و خاموشی بۆ نییە دەبێت لەلایەن ئینسانهای ئازادی خوازەوە تا بە ئێستاکە تەقویەت کراوە پشتیوانی لێکراوە زیاتر تەقویەت بکردێت تا بتوانین نیوەی لە جامعەی بەشەری کە ژنان لە خۆ ئەگرێ بە ویست و داخوازیەکانیان بگەین زۆر سپاس هاوڕێ بەیان و قسەکانتان زۆر سپاسی میوانانی بەرنامەکەم هاوڕێ هەتاوی عەبدوڵاهی چالاکی مافی ژنان هاوڕێ لەیلا مروەتی لێکۆڵەری سیاسی هاوڕێ بەیانی زەندی چالاکی مافی ژنان و هەروەها هاوڕێ مریەمی ئەفراسیاپور کە بەداخەوە لە کاتی بەرنامەکە
مەجبور بوو بەرنامەکە بەجێ بێڵێ چونکارێکی بۆ پێشاتوە بە پەیام داوای لێبوردنی کرد لە میوانانی بەرنامەوە هەروەها بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس بۆیەوە کە لەم بەرنامە تایبەتە بەشدار بوون. جارێکی تر 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ پیرۆز بێ. زۆر سپاس. بەڵێ چاوان ئەگەر شارێک یام ناوبڕێک بڵێ گۆڵناز لە میوانەکان ئشارەت بە ناوی هاوڕێ بەهزاد و هاوڕێ بەرهەمازادی نەکرد. سۆز بەوانش کە بەشدار بوون لە نێو بەرنامەکە. گۆڵناز بڕۆین کلیپێکە لە شاری سلێمانی ئیمڕۆ ڕێپێوان ئامادەکراوە ئەوە ببینین یاخود ماڵاوایی لە بینەرانی خۆش. من پێم باشە کە لێرەوە ماڵاوایی لە هاوڕێیان و لە بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بکەین چونە و کلیپە کەمێ ماوەکەی زۆرە بۆی کە ئێمە بینەرانمان ماندوو نەکەین. لێرەوە سپاسیانەکەین کە لەم بەرنمەیە چاوەڕوان بوون و ئەم بەرنمەیانە بینی. سپاس کە تاکۆتایی لەگەڵمان بوون. هەروەها سپاسی هەموو لایەکەکەم کە لەم بەرنمەیە زەحمەتیان کێشا. هەروەها هاوڕێیانی هاوکارم لە پشت کامێرا. جارێکی تر 8 مارس پیرۆز بێت. هەروە ئەوەیش بێژم کە ئەو کلیپەی کە ئامادە کراوە لەلایەن هێزە چەپ و کۆمۆنیستەکانەوە لە شاری سلێمانی و هەروە خەڵکی ئازادی خوازەوە بە بۆنەی 8 مارس ئامادە کراوە کە ئێمەش ڕپۆرتاژێکمان لەو بابەتەوە بۆتان ئامادە کردووە. بەڵێ بینەرانی خۆشەویست لەلایەنی منیشەوە زۆر سپاسانەکەم کە تاکو ئێستا بینەری بەرنامەکەمان بوون. جارێکی تر 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە هەموو ژنان و پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵە پیرۆز بێ. سپاس بۆ هاوڕێیانیشمان لە بەشی کۆنترۆل کە بەرنامەکەمانیانی هدایەت کردووە ماڵەوە.
هەموو هاوڕێن بە یەک ئاواز ئازادی دەکەین باڕێباز بۆ دادپەروەریبانی یاز بۆ خەبات دەکەین بانگاواز ئێمەین هەموو دەکەین ئافراد لەژێر دەستەبوونی ئافراد دەڵێن ناهەرگیز بۆ ستەم نەبۆ ژینێکی بێبەرهەم هەشتی ماسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی دەبا بە هاوسەنگی بژی ئەستەنگی پێشکەوتن نەبی پیا و ژند و بوو ناوەرێ بۆ یەکتری گرنگ و سەروەرێ بەڵێ بۆ مرۆڤ سالاری بۆ ئازادی و بۆ هوشیاری بۆ سەربەستی بە یەک بڕوا بەنگان بەگشت دنیاداگا هەشتی ماسی شەڕ ڕۆژەکانی بۆ ژنانی گشت جیهانی دەستپێکی نوێ بۆ هاوسانی بۆ دادپەروەری و بۆ یەکسانی من و تو تۆی که دڵ سوتاوی نیشتمان دەبی باخەوانی باخی ساربازی و یەکسانی Hasti mas,
وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان هەڵێنا دش بە نەسمی پیاوسالاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری دەنگ هەڵێنا دش بە نەسمی پیاوسالاری تێبکۆشە بۆ ئازادی و بەراباری باخەبات کەین پێکەوە بێبسانەوە تا نەمێنێ ستەم و چەوسانەوە تا نەمێنێ ستەم و چەوسانەوە وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان ڕابێتێر و شار بە هاڵهێنە چاو داواکە یەکسانی نێوان ژن و پیاو ڕابێتێر و شار بە هاڵهێنە چاو داواکە یەکسانی نێوان ژن و پیاو بێرە مەیدان بڵێ نابوو تند و تیژی بڵێ نابوو فەرهەنگی و ناپەرستی وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان بۆ دنیایەکی باشتر ساوارە مەیدان شێکە بۆ ژیانێ شیاوی ئینسان بۆ دنیایەکی باشتر ساوارە مەیدان خۆت مەسووتێنە بابەس بێ خۆکوژی لا بەرابەر خۆت بۆوە تند و تویژی لا بەرابەر خۆت بۆوە تند و تیژی وەرنە مەیدان وەرنە مەیدان ئەی ژنانی کوردستان جەژنی مارسە هەشتی مارسە ڕۆژی جیهانی ژنان ڕۆژی جیهانی ژنان دلبرینم از زاینم دیروک دخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم دلبرینم ئەز زاینم دیروک دخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم دلبرینم ئەز زاینم دیروک دخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم دلبرینم ئەز زاینم دیرۆکێ دخوادە دەحەوینم ئەزێزێک بزێک ئازادیێ شنووە بێ وەلێدینم ئەزێ دەرکەبم ئەزێ بگەرم ئەزێ ببێژم ئەزێ بکەنم کەس نیکارە لەسەر من دیار بدەش بۆ من کەس نیکارە لەسەر من بریار بدەش بۆ من شتە چیە سوکی بابوو برایان میری دەولەتیان دۆزگیری ناس ناکەم ناس ناکەم یەکی ژێوە ناس ناکەم ناس ناکەم ناس ناکەم یەکی ژێوە ناس ناکەم
جارن و صاحبون خو از تجاری قبول نکم بریار لسر جیان خو از جنو بنویسم جارن و صاحبون خو از تجاری قبول نکم بریار لسر جیان خو از درکبم از بگرم از ببجم از بکنم کسنی کار لسر من بریار بدش بومم کسنی کار لسر من بریار بدش بومم شتچیه توکی بابو برایان میری دولتی اندازگیری ناسناکم ناسناکم یکی جوه ناسناکم 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 یکی جوه ناسناکم شتچیه توکی بابو برایان میری دولتی اندازگیری ناسناکم ناسناکم یکی جوه ناسناکم 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 یکی جوه ناسناکم 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 یکی جوه ناسناکم هەموو